السلام عليكم ورحمة الله وبركاته. ایدی بکرتو کرمانجی شیرین صلوات خدا الوابن. برنامه پاشیف بردام که ما 15 روز جهلان و 15 روز رمضان تمام بون. ایدی هم کتینت ما 15 روز دو ماهی کدا. نیوک تمام بو یا هی رمضان نیوک جیمایه. نیو کدا برنامه پاشیف شیعه که راستا خوش کردستان 24 بردام جراحت پیشکش کردن. هی ویدارین وان 15 روز دا من خدمت آوا کرد. 15 روز بیش دا سوزه دین ام بردام بین خدمت کردن و دا پریکا برنامه پاشیف جبوی هر چند پارچه این کردستان جبوی توای جهانی جی. دی جدا ج برنامه پاشیف 24 ساعتین بوری روزا کوچبری روزا پنابرتی بو. اف روزا پیروز بت لهمی کوچبرا. ایدی هیویایی که اف عرده باشور کردستان یعنی خو کربتان مالوان دوی و پیویایی که جی روزا آزادی روزا وگریان بو سر آخ و خونا وگریانا بو ملت وگر بد بو همی کوچبرین هر جهه که دنیای تماشاوان هجا. ایدی اف شوجی برنامه پاشیف دو تورین جدا توری آینی و توری تندرستی دید گل ها دا برنامه توری که توری آینی ام دی افرو بحثا پیک وجیانی براتیه و آشتاوی کمالیاتی که جبر کو ایدی یعنی اف چند ساله کن باشور کردستان بی عرض پیک وجیانی و هو ساجی نشانی همی جهانی دا کو اف عرض پیک وجیانی ام دی اف شبه بحثا وی کی کن دل دست پیک ام دی برف باکوری کردستان و چین و تایباتی جی ام دی بحثا باجری دیاربکر کن و دری جی هفکاری ما صدق ارم بحثا چالاکین هنری کریه. افدا ما سال که جی دیم زتر بحث کن دیاربکر جبر شراب تفچونا جبر قدغین در کتنا کولان زیادتر چالاکین هنری هاتین راوستاندن. لیت هی رمضان در خلق سردانا سنترین سرکت که دا کدامک خوش بورینن. هفکاری ما صدق ارن سردانا سنتر سرکت کریه و خلق لوی داره بحثا شون خوش و دمن خوش یه نوا سرکت داد که دی فراجی امنی وگرینو برنامه پاشیف دی بردام کد گل مداوم. اف دیمن جسیر که افراسیای کد رمضان دال دیاربکریه. جسالکی زیده تره که دیاربکر هر بشر و آلوزی و نوچه این دلنیگاری و روسر دروژه ویده. بحاطنا سیرکه جیه کی پیدا بیه که هر شب ولاتی بکارن ورن و دمکا خود بس بیرن لیست که به نشاندانن لوی سیرکه. حتی گر که هون لسیرکه بن دوه که هون جی ببن بشک جوان لیست که به نشاندانن. روابر سیرکه آوراسیای ثروت یالچن که 31 ساله شانوگره و 15 ساله جی ده سیرکه ده خبات مشین هد بیجه. چافکانیا هنره سیرکه شهرستانیا مزوپوتامیا و مصریه. لی ولات و جواکا ما وکل کفنشوپین خوش و هنره خوشی دور کتیه. Yalçın da beje sirk ve tedaviye civakiye. Diyarbakır'a gelmeyi özellikle uzun zamandır bekliyorduk. Demek ki dirije ku me xwest em werin Diyarbakır. Ji ber ku ew hatina me rastî meha Ramazanê hat ji me konsepta xwe li gorî wê amade kiriye. Em qet natirsin ji ber ku sîrk lîstika gel û gelan e herkes jî her derî û ji her fikr û bawerî li ciyekî bi heman tiştî şab dibin. Yani sirk xwedî zimanekî gerdûnî ye, şayî ye. Di sîrkê de pênîşandanên sîhîrbazî yên bi ajalan û hin caran jî yên bi temaşevanan re tên kirin hene. Welatî jî jin, zarok û wek malbat hatine û tevlî vê şahiyê bûne. Mahmud Yıldızan jî rêvebirê rêvebiriya Mega Centerê ye. Yıldızan jî dibêje li Diyarbekirê pêdiviya aramî û rûkeniyê ji her demî zêdetir heye. Ji ber vê yekê jî wan xwestiye pêşengiya hatina sîrkê bikin da ku ew jî kêfxweşiya wan şahiyan bijîn. Bir yıldandır bölgemizde süren bir çatışmalı ortam var. Ew salekî zêdetir e. Em di nav pevçinan de civak, zarok û hemû civak wek derûnî di rewşekê xeterda bû. Me jî xwest em derûniya ku bi dengê bombe û çekan hatiye xirab kirin, em bi müzik û şahî bikin, kên li rûyî welatiyan. Sağ olsunlar Avrasya. Pîtonê spî herî mezin li sîrka Diyarbekirê. Derketiye pêşberî welatiyên Diyarbekirê. Ev sîrk li ber Mega Centera Diyarbekirê hatiye amadekirin û gelek şarazeyên sîrkê yên ku di cîhanê de bi nav û bangin li vê sîrkê pê nîşandanan dikin. Li Diyarbekir demeke dirêje ku şer û aloziyên li Bakurê Kurdistanê bandorên neyînî dike.
ev jî derfetekiye ku welatî bên û li ver piçek bîna xwe bidin. Sıdık Eren, Kürdistan 24, Diyarbakır. ولی پراستیشی دیمنه که ترس بی بو هفت کاری من صدق قرنیه دی نزانم گلک ترسه آنجی پی چکلی لخوازه سلامتی بکین اگر ترس آود تماشاوین هجا امی برنامه پاشیف و ساعت ایکی برنامه پاشیف یا پاشیف و 16 امی دست بکین و بحثا توری آینی کین افشوه و زیده تر افشوه جیم بحثا آشتاوی کومالاتی پیک و جیان بناو اسلام دا کچاوات یب طیبتی جید هی و رمضان پیروز دا مهوان می افشوه جی مامستا سید عدنان مناف مامستا زانستین اسلامی دی افشوه گلمه دا و مامستا سید گلب خیراتی زور سپاس سلامت بی دستان خوش بی سپاس مامستا هم دست پی که بحثا آشتاوی کومالاتی بکین و پیک و جیانت اسلام دا چاوات یا بحث کرن دستان خوش بی بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على محمد و آله و صحبه اجمعین دستان خوش بی کاکشفان لبو او برنامه و رخصنا خواهی گوره پاداشتم داته و لگر هموستا فی پیشکشکاری برنامه که انشاءالله تعالی جا بر لوی وڵامی جناب الدەمەوە بەڕاستی بابەتەکە زۆر گرینگە یعنی ئاشتی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەی موسڵمانان و بەتایبەتی هەرێمی کوردستان و لەو مانگە پیرۆز کە مانجی ڕەمەزانە و مانجی تەقوا و خواناسی و خواپەرستی و دینداری و لە خواترسان و گەڕانەوە بۆ لای خوای گەورە جا ئەمە ئەگەر تیشک بخەینە سەر ئەو بابەتی کە جناب دیان ئەو پرسیاری کە دەرێ ئاشتی کۆمەڵایەتی هەر خودی خۆی ئاینی پیرۆزی ئیسلام ئامانز لە هاتنی ئاین بەرپاکردنی ئاشتیە لە ناو کۆمەڵگای مسلمانان و کۆمەڵگای مرۆڤایەتی بەگشتی چونکە ئاشتی ئەبێتە مای خۆشگوزەرانی بۆ نمونە مەسەلەن خوای گەورە لە قورئان لە چەندین ئایەت لە قورئان ئاماژە بە ئاشتی ئەکا بە برایەتی پێکەوە ژیان یەکتر قبوڵکردن بەردەستەکردنی هۆکارەکانی ئاشتی کە لە ئاینی ئیسلامدا چییە بۆ نمونە کە ئەمە باسی مانجی ڕەمەزانەکەین مەثەلەن مانجی ڕەمەزان مانجی لێخۆشبوون و تاعەت و خواپەرستی و دینداری و ئیمان و لە خواترسان و گەڕانەوە بۆ لای خوای گەورە یەک لە هۆکارەکانیشی ئاشتی لە ناو کۆمەڵگا و لە ناو ئەندامەکانی خێزاندا بەردەستە بی خوای گەورە لە قورئاندا ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمتي إخوانا وكنتم على شفا حفرة يعني خارج ولا سلواري أقربون بلام خوارز قاري كردن بهويتي بهوي إيمان وإسلام وقرانو بولاي خوايقور إيوة قلق بم خارج بو دو هيز لشاري مدينة لسشتي لاوتشي والسادة لنيواني خوان شربكة نيوانيا بەڵام خوا ئاەتی دابەزان لەسەر مسلمانان واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا کەواتە یەک لە هۆکارەکانی ئاشتی کۆمەڵایەتی برایەتیە لە ناو ئەندامانی کۆمەڵگای مسلمانان و ئەندامانی خێزان یەکش ئەگەرە برایەتیە بەڵێ یەک لە هۆکارەکانی بەرقراربوونی ئاشتی کۆمەڵایەتی نەمانی شەڕ و ئاژاوە و دووبەرەچی و ناکۆچی و خلاف لە نێوان مسلمانان برایەتیە بەهێزبوونی برایەتی چونکە یەک لە بەهایە جوانەکانی ئاینی ئیسلام کە لە هەموو ئاینەکان جودا دەکات و یەک لە بەهایە جوانەکان برەودانە بەو پەیوەندیە ئیمانیەی لە نێوان مسلمانان برەودانە بە پەیوەندی ئیمانی لە نێوان مسلمانان ئەگەر مسلمانان هەستیان بە برایەتی یەکتر کرد یەکتر ناشچێننەوە زەفەر بە یەکتر نابن ئیهانە بۆ یەکتر ناکەن ئەگەر بۆ خوا یەکتریشیان خۆشویست عیبەکانی یەکتر دائەپۆشن عوزر بۆ یەکتر دەبینەوە عیبەکانی یەکتر شانەبا پێ ناکەم کەواتە کە خوای گەورە فەرمووی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم يعني يقل نعمة جوان ورازا وكان خواي قورا ويا إذ كنتم أعداء فألف بين قلوبكم ايوه دجبن بيكتربون يعني خواي قورا ضلكاني لو يكيناوا يعني هیچ شتێک بەدیلی برایەتی نییە نەسامان نەپارە نەبڕوانە من نەهێز نەسەرباز بەدیلی برایەتی نییە باش مامۆستا مادام یەکش ئەگەرێن هەری گرنگین ئاشتەوەیە کومەڵاتی ئاشتەوەیە جوواکی ئەم بەحسکین پێکڤەژیانی برایەتی باشە ئەم بەحسا یعنی هەند گرنگە برایەتیت نەوە ئیسلامێدا ئەم چاوە بکین برایەتیە مەم و کوم لێ بێتنەوە بینەمەدا زۆر چاکە بەڵێ باش یعنی دەکرێت ئەگە مادەم یەک لە هۆکارەکانی ئاشتی کۆمەڵایەتی برایەتی ڕاست دەفەرمی
هۆکارەکانی برەودان بە برایەتی لە ناو مسلمانان چیە مەسەلا بله کۆمەڵێک بەهای جوان هەیە لە ناو ئاینی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگەی ئامۆژگاریەکانی ئامۆژگاری مسلمانان دەکەن لۆ ئەوەی دائیمن برای یەکتر بن یەکتر فرامۆژ نەکەن بۆ ئەوەی ئاگایان لە وەزع و کاروباری یەکتر هەبی بۆ نمونە نێژی بە کۆمەڵ نێژی بە کۆمەڵ یەکە لە هۆکارەکانی برەودان بە برایەتی لە ناوڕێزی مسلمانان پێغەمبەری خوا ئەفەرمێ عليه الصلاة والسلام صلاة الجماعة أفضل من صلاة الفذ ب27 درجة 27 جارە بەڵێ یەک نوێژی بە کۆمەڵ بە 27 نوێژی بە تاک هەیە چونکە مسلمانان ڕۆژانە کۆبوونەوەیان هەیە کە 5 نوێژ لە مزگەوتەکان بیکەن یعنی ئەف نوێژە جەمع یانجی نوێژە کۆمەڵ زیاترش بەر هەندێک خودێدانە دابراتی پەیتر لێوێ بە تاکید ئەزانی بۆچی کاکشیوان لەبەر ئەوەی چ جێگایەکێ بێ لە مزگەوت ڕۆژێ 5 جارێکتر ببینی کەواتە ئەگەر مسلمانان ڕۆژانە 5 جار یەک کۆبوونەوە لەگەر یەکتر شان بەشان بە یەکتر ئاگایان لە وەزعی یەکتر ئەبی خۆشەویستی زیاتر ئەبی سەلام لێکتر ئەکەن هاتوچۆ ئەبی پێگەی کۆمەڵایەتیان بەهێزەبی ئاگات لە دراوسێکت ئەبی ئاگەت لە هاوڕێکت ئەبی ئەوە یەک لە هۆکارەکانە هۆکاری دووەمی کە برەودانە بە برایەتی لە ناوڕێزی مسلمانان زۆربوونی سەلام پێغەمبەر ئەفەرمێ لەن تەدخولوا الجەنەتە حەتتا تؤمنوا صلی الله عليه وسلم هیچ کەس لە ئێوە ناچێتە بەهەشت هەتا ئیماندار نەبن بله ولن تؤمنوا حتى تحابوا إيمانشتان نية حتى يكترتان خوجنوي سبحان الله أو إسلامة چەند جوانە خۆزگە ئێمەی مسلمانان لە ئاینی خوا حاڵی ئەبووین وەکەوەی کە قورئان باسی لێوەکە چونکە ئاین قورئانە و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئاین دائیمەن باسی برایەتی و پێکەوەژان و لێکتربوورین و بڵاوبوونەوەی خۆشەویستی و تەسامح و زەردەخەنە لەسەر لێوەکان و چاوپۆشی لە عیبەکانی یەکتر کەسێک بی سینگ فراوان جەرگ گەورە خۆڕاگر کەسێک بی دائیمەن لەسەرخۆ هەر وەکو مانجی ڕەمەزان کە مانجی لێخۆش بوونە مانجی تاعەتە مانجی دابەزینی ڕەحمی خوایە بەسەر مسلمانان ئەو هەشداوەمە لێەکە خۆشەویستی و زەردەخەنەوە لێکتربوورین و سیک فراوانی لەناو ئەندامەکانی کۆمەلگا هەبی لۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی سەرانسەری جیان بگرتەوە جا هۆکاری دووەمی برایەتی سەلامکردنە کە فەرمووی ولن تؤمن حتى تحابوا کەسێک لە ئێوە ئیمانی نییە هەتا یەکترتان خۆشنەوێ جا فەرمووی شتێکتان فێر بکەم ئیمان خۆشەویستان زیاتر کە فەرمیان بڵێ فەرمووی ئەفشوا السەلامە بەینەکم کاکە سەلام سبحان الله یعنی چەند گرینگە خۆشەویستی سەکی بچیکە بەس پاداشتۆی ئامازنە لە هەرگومان لەوەی دانی ئەها پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يتفرقا يعني پرۆستیژ مامۆستا موسە بێژین سڵاوکردن یعنی هەر دەمەکۆ مرۆڤ سڵاوی برایەکی خۆ بکێت یانژی هەر کەسێکی بکەت خێر بوو مرۆڤی تێتە حساب کرد هەرگومان بەڵێ بە تەئکید پێغەمبەر فەرمی کە دوو مسلمان دەگەن بە یەکتر سەلام لێکتر ئەکەن دۆقە لەگەر یەکتر ئەکەن بەر لەوەی لێک دابڕین خوا لە هەردووکان خۆشەوی جاخوا ئەفەرمێ هەم وليعفوا وليصفحوا جا پرسیارەکەوەی ئایا جیاوازی لە نێوانە عەفو و سەفح چییە هەرچی سەفحە عەفوشە بەڵام هەرچی عەفوە سەفح نییە لەبەرچی دەبینی زۆر کەس هەیە کە ناکۆکەک هەیە خلافەکەیە بە زوبان دەرێ من عەفوم کردی بەڵام لەوانەیە لە دری شتێک ماوی بەس ئەگەر دەست بەڵام خوای گەورە فەرمی وليعفوا وليصفحوا یعنی ئەوەش ما قبول نییە دەبێت لە ناو دری شت هیچ نامینێ چونکە مسافحە لە سەفح یعنی لاپەڕەیەکی نوێ بکۆ لەگەری سبحان كدري ما من مسلم يلتقيان فيتصافحان بله اجا السلام بلان بدوقا سارداتي كلنا وناخي جور ناميني سبحان الله ذا هوكاري دومي برايتي بهزبوني برايتي لنا وتاكي مسلمان صلاة وكرنا هوكاري سيام مريزان تمام نبي مسلمان خولي يتربقني لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 أيام يعني السلبون تورا نبي مسلمان خول يكتر بقرن لسيرو زياتر دروزنية لروي شرعوا هر مسلمانك من حزم ليه باسي أو يمكن براسي آية خو قرتن هي لآيني إسلامي أنا بلي هي بلان بمرز هي زا وإن شاء الله قد تمام دينا سريع زا بلان بلي هوكاري سيم كبرودان ببراياتي كبراياتيش أبيت ماي أشتي كومالاتي سرانسري ئەوەیە کە نابی مسلمان یەکتریان فرامۆش کەن و بینیان لەگە یەکتر نەمینێت دروست نییە لە 3 ڕۆژ زیاتر دەبی مسلمان کە گەیشتە یەکتر هەر چەند ڤەکێشت نابش 3 ڕۆژە نابی لە 3 ڕۆژ هەمی تەماشەوان بکەین یعنی هەمی گۆداری مەژ هەر کەسێکی دی ئەیجز بێت زیترینی دەم خۆ بگەین تێ بڵێ یعنی ئێدیش هەفتە ئاژ من داکۆیدی
لەو پەڕێکی دەست پێ بکەن بەتاکید چونکە کاتی کە مسلمان ئەگات بە یەکتر پێغەمبەری خوا فەرمی هذا فيلقاه فيعرض عنه کە دەیگاتی ڕووی تێکە نە بەڵام بە فەرمێکی پێغەمبەر فەرمی باشترینیان خەیرهم الذي يبدأ بالسلام چاترینیان ئەوەیە ئەڤێل دەستپێکی چت دەستپێکی سەلامەکەیکە چونکە ئەتوو مسلمان یعنی ئیماندار خوا ناوی لێنای ئینەمە المؤمنون ئیخوە هەرچی هەبی هەر چەند ناکۆچی و نیزاع و خلاف هەبی لە بنەڕەتدا ئێوە ئیماندارن مسلمانن جەنابەت دەبی لەمادەم کە خوای گەورە بەهۆی گەورەی مانجی ڕەمەزان لە گوناحەکان خۆشەبی لە هەڵەکانت ئەبووری دەیەوێت لاپەڕەیەکی نوێت لەگەر بکاتەوە جەنابشت پێویستە لەگەر کۆمەلگای خۆت خەڵک ببووری کەسێک بی بە ئارام با مساعدی الفي بسيارة كودي تشدوت أبين مثلا شهدوا تورا أو شهدوا سلام بيجن كردي وما يعني قال جرد بيجن السردانا فلانا مالت كم أو سردانا مناكن الصلاف كمي أو صلافي مناكن الفي دري أفي مثلا نتورا چل برانبری کسی بکت اویج تورا مثلا همین گاوا خول نزیک کلی کسی دی خوش دیرت کرد بله بسیارکت زور جوانا لذی خویتی براسی یعنی آية دكري كسيك مثلا هاموشي جناب هاموشي أكي سرداني أكي روي لأدي سلامي لأكي بلام أو لقرد ساردو رد فعلينيا ونيما بس كزيات اللويدانيا بلي كسيك أجر بتسي بولاي ها كاك شيفان بقى بون منشتكان زور براسي ليور بين باشا خو قرتن هيا بسيارك دتكايوا کە پێغەمبەر فەرمی دروست نییە لە 3 ڕۆژ زیاتر براکەت خۆ لە براکەت بگری بەڵام تەمەشاکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم 29 ڕۆژان خۆی لە خێزانەکانی نەگەیاندیە بەڵێ 29 دانە ڕۆژ لە ماڵی خۆشی نەنووسیە لە مزگەوت نووسیە پێغەمبەری خودی بەڵێ بەڵام ئامانج لە خۆگرتن دەبی مەبەستت چاکسازیوی کەسێک هەڵەیەکی بەرامبەر دەکا یان هەڵەیەکی هەیە ئامۆژگاری ئەەکەی بەجێت ناکە ڕوتێناکات جەنابەت دەکرێت خۆتی لێ بگری لۆ ئەوەی بەرامبەرەکەت چاک بیتەوە مەبەستەکە خەلەدینە مەبەستەکەتەوە ڕۆستە هەیوە درست دەستت خۆش بەڵام مەبەست لێ چێ نابی مەبەستت لێی سوکاتی پێکردن بی ئیهانەکردن بی تانە لێدان تەشەر لێدان لە جێگایان غەیبەتی بکەیت لە جێگایان باسی بکەیت چونکە پێغەمبەری خوا باسی خێزانەکانی نەکردووە پێغەمبەری خوا 50 ڕۆژان خۆ لێسە سەحابە نەگەیان سەلامیشی لێ نەکردن سلامشي حتى مالك أفرمي مالكي كوري بعدريم لمزجوت سلام لبيغمبري خواك التمشام أكد آية بيغمبر ليبي دزولي يا نازولي سلامي ولا قرتو يا نا خو قرتني بيغمبري ما بس لي تاك سازي بتزا كسيك زنابت كسيك هەڵەیەک ئەکا خۆتی لێ ئەگری ئایا خۆگرتنەکەت ئەگە لە بۆ چاکسازی بوو ئەوە ئاسایی و دروست ڕێگای پێدراوە بەڵام ئەگە مەبەستەکە مەسەلەن ئیهانە پێکردن سوکایەتی تەشەر لێدان تانە لێدان باسکردن ئەوە لە سیفەتی جوانی بەرزی بەهای ئینسانی موسڵماندا نییە چونکە یەک لە عفوکردن مەبەست لێی چاکسازیە ئەگەر چاکسازی مەبەستی نەبوو عفوەکە بەهەدەدا ئەمدەی گەلە سەروی بابەتی ڕاستن لەمێ بەرەف کەرکک و دیاربەکری بە بچین ئەم تەماشای هەفکارت خۆش بکەین کایەنێ لەوان هەردوو نافچەوەژی چاوا پاشیف ڕێوە چاچەوە ڕەمەزان بوورە ئیدی ئەم زیاتر سەروی بابەتی ڕاستن بەرەی تەماشاوان هێژا ئیدی پاشیف بەردەوام کرد لێ چەند دقەیە دامێ بەرەف دوو هەفکارێن خوڤە چین یەک هێمندەلو و دێش کەرکوکی گەلمەدەبە و سدق ئەرەنجی دێش دیاربەکری ji bo Kurê Kurdistanê gelmedabە destpêkê em beref kerkûkê ve biçûne hevkarê me hêmindelo hêmin ev demê te baş demê paşîvê li hemî xelkê kerkûkê jî baş zêdetir hîn behsa ev rûwa kerkûkê bikin ka çawa em bêjin beriya 24 saeta çawa roja koçberan yani paşîv li cem koçberan pirêve çûye û giştî jî paşîva 16 li kerkûkê çawa ye بەڵێ سلااو ژڤان سلااو لە ئێوە بینەران دیارە من ئێستا لە یەکێک لە بازارەکانی کەرکووکم کە بازاری حەسیرەکەیە بە یەکێک لە بازارە دێرینەکانی کەرکووکدا دەنرێ دیارە جم و جۆڵەکان ئێستا لە کۆی بازارەکانی کەرکووک لە شەودا ئێستا زیاتر جم و جۆڵ هەیە و خەڵکی لە شەودا سەردانی بازارەکان دەکەن ئێستا نزیکی پارشیوە و خەڵک هێشتا لە بازارە و سەرقاڵی کڕینی شتومەکن و فرۆشارەکانی یاخۆدە دوکانداران هێشتا دوکانەکانیان دانەخستووە من چم خەڵکە دوێنمێ خودە و فرێشیار و ئەو کڕیارانەی کە سەردانیان بازاران دەکەن دەیان دوێنم لە نزیکەوە ئەم کاتت باش ئەگەر سەرتا باسی نرخ بکەین عنی لەبەر ڕەمەزان ئێوە تا چەند نرخەکانتان دابەزاندووە تا چەند ڕەچاوی مانجی پیرۆزی ڕەمەزانتان کردووە بەڵێ سەرەتا بە خێراتتانەکەم و سوپاسی کانالا باشەکەتانەکەم کە لە کەرکووک و لە کوردستان و بە ناوێ جوانەوە بە دیزاینێ تازەوە هاتوتە
جیهانی میدیاکانەوە ئێمە وەکو دوکاندارێک لە شاری کەرکووک نرخ و کاڵەکانمان بە شێوەیەکی گونجان دابەزاندووە کە گونجاو بێت لەگەڵ ئەم قەیرانەیە کە لە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە تایبەتی و لە عێراقش کردووە بە گشتی هیوادارین ئەو نرخانێکەوە دامان ناوە بگونجێت لەگەڵ گوزارانی خەڵکی شاری کەرکووک. ئێستا جموزۆڵەکانە بینە زیاتر ئێستا لە شەودایە تا ئێستا نزیکی پارشە و دوکانتان هەیە چۆنە یانەوە بە ڕۆژ بڵێن دوکانەکانتان ئەکەنەوە یاخود شتە فرۆشن یاخود تەنیا بە پارشێوانە؟ بەڵێ لە بەیانی سەعات 9 هەتاکوم شەوێکی درەنگ نزیک پارشێو ئێمە ماوین و لەخوا بە زیاد بێت لە سای خوا و لە سایی هێز ئەمنیەکانەوە لە سای ئاسایش لە سایی برا پۆلیسەکانمانەوە شەو ڕۆژیان تەرخان کردووە لەبەر خاتری دوکاندار و هاوڵاتیان و جگەل لە ئاماژە بەوە بدەم جگەل لە کورد لە نەتەوەکان تورکمان و عەرەب دێتە بازارەکەمان کلد و ئاشووری هەمویان دێن بە ئاسوودەیی هەتا ئێستا نوخانێکی کەس خوێنی لێ نەهاتووە و هەمووی بەبرا لەم شارەیە ئەژێین و هەمویان پێکەوە شتەکانەکڕن و بەخۆشی بن لەسەر دەست خۆش بێ دەستەکان خۆش بێ سپاس. ئەگەر کات هەبێ چەند هاونیشتمانەیەکی دیکە دوێن ئەم کاتت باش چۆنە تا ئێستا لە بازاڕی و بەرەو پارشێوە سی پارشێو ناکەی؟ بەرەوەڵا نەختێترە ڕۆم بۆ پارشێ و بەس ماشەڵا نازانم چیت بۆ باز بکەم لە خۆشی پێشمەرگە ئێمە هەتا بەیانیش بێنی گومان لێ نییە بەستایی ئەوان ئێمە تا ئێستا ماوین لێرە ئەسوڕێن بۆ خۆمان و ئەلحەمدولیلا بازاریش باشە و ئاسایشەکەیشی باشە و یعنی هێمنە و خۆشە یعنی استراحەتە و وڵی ڕۆژ تۆن بەڕێکن ڕۆژی ڕەمەزانانی وڵی ڕۆژێک کەرکووگانی جەویی گەرمی هەیە وڵی الحەمدولیلا ئەم ساڵ جەوەکەی باش بوو زۆر گەرم نەبوو لەخوا بە زیاد بێ هەرچەنە ساعاتەکانشی درێژە هین ڕۆژوەکە هەست بە تونێتی برسێتیش ناکەین ئینشەڵڵا لەخوا بە زیاد بێ ڕەمەزانی باشە و شەوانش احتیاجی خەڵک دوای ئیفتار ئەوەی وا ئەڕوا بۆ سین زەرف و یاریێکی مەشهورە لامان و وڵی تر لەلایەن بازارشەوە ئەوە خۆت بە چاو خۆت تەیبینی وڵای لە خۆشی قەڵەباڵغیەکە و لە خۆشی کەناڵە جوانەکەی ئێوە یعنی ئینشەڵڵا هەر سەربەردشن بازارێ زۆر گەرم و جوانمانە هەیە لێرە سپاس. بەڵێ چمە لای ئەم گەنجانەشدا ئەم بەڕێزانەم کاتتان باش چۆنە تا ئێستا دوکانەکانتان کردوێتەوە و ینی بازار جمەی دێت و بازار هەیە؟ وەڵای بازار نییە ناوەڵای کواکەوە بازارە برە کەسی تیا برای باوکم وەڵڵا بازار نییە بۆ باشتریش بێ نەفەری تیانە لە ڕووی نرخەوە ینی لە ڕەچاوی مانگی ڕەمەزانتان کردووە؟ ئارە وەڵای من نرخمان نیوە نرخە لەگەڵ پارە واتە خەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر بڵێن شتومەکانتان فرۆشت ئارە وەڵڵا دەست خۆش بێ زۆر ڕژبین دیاری زۆر ساز دەست خۆش بێ. بەڕێستان سپامێکتان هەیە ئێستا لە پارشیوە بازارەکان کراوەتەوە خەڵکی بە شێوەیەکی گشتی ڕویان لە بازار کردووە تۆ چ پامێکت هەیە؟ وڵی هیچ پامێکم نییە بۆ کەس بەس خۆی خەڵکە تیاری حتا 15 ڕەمەزانیش هەر و قەڵەباڵغێنیە کە خەڵکەوە سێرەکە بەڕێز خۆی سێرەکە بازارەکە کاتەم ئانەتر بازانانی خۆی ڕاستی خێران دایت ئەسی زۆر کردە لەسەر بازار و شتە هەیە مێنێک کە کەسی ناکرێت بەسێ زۆر نرخێک بناسمادانە بۆشتە دەست خۆش بێت مەمنونین. بەڵێ وەکوتم ئێستا خەڵکێکی زۆر زیاتر لەو لە بازار ینی زیاتر قەرەباڵغترە لێرە گوتی منە نەبگوازیتەوە بڵێ وەکو هەوڵاتیانە وتیان هێزەکانی پێشمەرگا ڕۆڵی گرنگ و بەرچاویان جێراوە لە پاراستنی ئەمن و ئاسایش لە کەرکووک دیارە لە ساڵانی ڕابردوو جیاواز بازارەکان بەم شێوە قەرەباڵغ نەبوون یا خود لە شەودا جمجۆڵی بازارەکان بەم شێوەیە نەبوو ئێستا وەکۆ بینن خەڵکێکی زۆر هاتوونە بۆ بازار و کڕینی شتومەک بەڵێ من ئەگەڕێم وڵاتان ئەگەر کاتە بێ دواترە چمە لای خەڵکی تر و خەڵکی ترە دوێنم. تمام ایدی هفکاری مه من دلو تو بشوی که راستاخوش کرکوک گلمداوی هم ایدی کشهوا که همت نوا کرکوک ده هبی پیدیای چند فهمنیه هر بردام به دیگل یعنی او پاراستنا پیشمرگت کن هم جبوی کرکوک هم جبوی یعنی کردستان جیب همیه زور سپاس تهمن ایدی دوباره فکر نجام تل روزمیت یعنی ساعت بیت زور سپاس تهمن اما ج باشور برف باکوری کردستان و بچین و داری جی دی هفکاری مصدق ارند بشوی که راستاخوش دیاربکری گلمدا بصدق افدامت باش تایبەتی جی ئەم بەحسا تورکیا بیشتی تایبەتی جی باکووری کوردستانê ڕەمەزانê تایبەتمەندیên xۆیên خۆش hene زێدەتر بەحسا دیاربەکرê بکەین
دیر جشر و آلوزی و قدغین درکتنا کولانم بحثا رمضان بکین وقتی پاشیوه و پیک و جیان جی ناوا هی و رمضان داد ناوا دیاربکر دا و کامیرش بویتا صدق دمتو بینر کردستان 24 جو خوش رمضان وجی بهویدارم در ناو خوشی و آرامی دا در باس و براستی ام لبر شونه کی کو پاشیو لیته خوارن ام لوی داره نه از هفکار خو دخواست بکم گر کو او نشان بده اف شونه لدیار بکرم کارم بیشن تا که شونه که ام بیشن 2 ساعت دا وکریه اولوی داره خلق هاتیه و پاشیو دخوا لبر میزکا اندام تندرستی هنه او هاتنا پاشیو دخون از خواستم مایکا خود دریج بکم نوشیجان و افیت و چه وقت چه رمضان باشه رمضان باشه مجیش نه لسر پاشیوه ام سیاست ناخفن جو خو مجی گوت اف جار ام تنش پاشیوه داخفن و رمضان داخفن ماشاءالله پر خوش رمضان پر خوش در باز دبه ای سال باشه پر گرم نینه اوز شو هون دخبتن نه هاتنا پاشیوه دخون شو ناکی بخون امی دیسا دست پیکن باورم ایرو نوبتان اریا میرو نوبتان اشتادین ماشاءالله مجیش نمیشه باشه خدا قبول بکه و شما و شاد از لور بر به میزه کادم و بچم هن جوان رونشتینه براستی جوان لور هیچ تام وقت ام بیشم پاشیوه نهات یا اف بچک زود دست پیکرنه نوسه نوی تبخیر Aslan. اصلا چی کاری دیگی؟ Pastaneciyim. چواد چه؟ Başı. روش چواد نه؟ Başı. رمضان چواد چه؟ Ramazan pır başı. خوشی او ایش بوده رمضان دا چیه؟ تشته هری خوش İşte kaçı vereceğim. ای سال نورمال دیاربکر گرمه ای سال هینکه مثلا نها لفراهانه هینکه چواد چه؟ Başı hoş bu. Av yarı pır gel bu ya. Sen pırtıydı be. İnsan pır. İnsan zorlamıştı be. باشه ev برادرها پر دکنه کام نزدیکی وی ببین نوی تبخیر؟ Sedat. سداد Evet. سداد تو چی کاری دیگی؟ Özü pastanecime. هم بhavra دخابتن جیوه وکریه نه Ana vekriye de izinliğine. Ematine şiviye duklat. و دستور گرتیاش بس پاشیوه Evet. باشه خدا قبول بکه Abi. دخواست یک تهیه Na sağ be abi. باشه ام نزدیکی تبون خورتو Kürtçe bilmiyorum valla abi. Kürtçe bilmiyorsun Türkçe beşe Türkçe bilirsen ne söylemek istersin Ramazan'da? Valla bir şey demek istemiyorum. Ramazan hoştur, güzel geçiyor. بله جوان نها ام لبر و شونا تاکه شونا دیاربکر کو ام بیشن لی پاشیف تکرن وقت مگوت اصلا دیاربکر پشتی ساعت دو دیا ام بیشن تام وقت از پاشیف دست پیدا که لی نها او یین کو ام بیشن شولو کاروان هنه جنها و دست پیکرنه او ده حتی دو چلو پینجا جی لباکور لدیاربکر به وی آوای بردوام بکن لی جبر شر و آلوزیا لگل سالندن گلک اف شونین کو ام بیشن گلک کس لی 2 ساعتا دا رودنشتن خوارن دو خوارن ام بیشن نها همو او گرتینه و ملاتی المالا خویه لی اف در بطایبت وکریه ایسال مجی خواست ام دیمن جور وک رسم دیاربکر جنافچه سوره شونا شفاقه ام دیمنک بدن و لدیاربکر بگشتی آلوزی هبن جی لدر و اف دیمن جی هنه باشه صدق ادیتا جی بحثا یعنی قدغه و درکتنا کلان انجی شر و آلوزیا کرد من نویت از بحثا سیاست بکن وی ساعت پاشی وید من ویت ام دیری سیاست بکن بس من وید بحثا یعنی کشو هوای آرام بکم یعنی زیت البحثا باشور بکن کشو هوای که آرام امتداد جین ام بحثا کشو هوای یعنی دیاربکری بکن وان ساعتا دا آرامی پی و دیاره یانجی هشتان نخوشی هست یعنی خلق یدی حزنا کب در کواش بر روش آلوس براستی قسما یعنی بچک او ترسو او رابیه بطایبت پشتی کو ام بیشم نافچه کو املینه نافچه سوره لفراهانه همو باریر هبون گرتی و اف در
پشتی که او قدا خراب بو بچک جیان آسایی بیه لی ام کارم ببیجن هیجی خلق ترسا خود دور نکتیه لگل وی لور نها مثلا ولاتی لهندر چند ماسه هنه چند میز لهندر هنه جبر که نها هوا هینکه اصلا لدیار بکر دوان مهانده هر سال لگل هر سالان ای سال پچک هوا هینکه یعنی ام کارم ببیجن ای سال هاوین پچک خوشتر دچه و ماه رمضان داجی زختا هری مزن او گرد براستی لسر ولاتیا باندورکا خطر چه دکر لی ای سال او هوا خوش او هوا هینک جی لسر وان ام کارم به تشتکی ارینیه دوی دم سال دا لدیار بکر و ام بیجن دوی مها پیروز دا جبو ام بیجن کسین کو روجی دکرن افکار مسجد قرار امجی پیویایی که دیو 15 روزن یعنی دست به که این هیوار رمضان هندک آلوزی هبوین لی پیویایی که 15 روزن بیت یعنی هیوار رمضان اف آلوزی هنی نمینن ادی زیادتر بیگ و خلقی با کور کرسنت نو آشتی داد جیت صدق ارنت و شوی که راستا خوش دیار بکرد گرم دابوی پاشی و اول و صحت و عافیت باید خود روزی نویجت و قبیل کرد جب باشور کردستان جیجی کرکو که افکار من همین دلوب شوی که راستا خود گرم دابو همین زور سواز بود تجی تو شوی که راستا خود گرم دابوی ادی پاشیف واجی عافیت بتو لتوا خلکی کرکوکی زور سواز با برای تماشاوان هنجا ایدی الفیریجی لجم مزگفتا جلیل خیاط امید گلما مستاد سید عدنان امی بردام بیل سر تواری خوی آینی و امی زیادتر ایدی هشتان بحثا آشتی پیک و جیان نو اسلامی داکین ما مستاد زیادتر ام وی جاری بحثا با شور کردستان بکین بله یعنی جماره که زور یا پناورا قصداوی عردی کرد چونکی پیک و جیان تعدادیتیه اسلامیش دا زیادتر بحثا وان اردهات يكرن أبي بيج فيجيون هبت وقصتاوي دربكن وأم وكينة توا وكي كرد أم دي تشب هاداش تكي ورجني جالية خداي مازن و السرفي بيج فيجيون وقص كرنا بنابرم بو في عردي. والله طبعا برلوي والله ميزنا بالدموع أو هم روكرني أوارن بو هرمي كردستان مثلا أواراني باشوري عراق وبرن ولات مصلو سوريا ولاتيتر يعني جوانترين ديماني هرمي كردستان نشاني جهان دا كوا هرمي كردستان خلقي أو هرمة خلقي خاندان خلقي كوا رول جوان بها جوانا كاني مروفاتين ريز خلق أجرن خلقي كوا بيك وجيانان قبولا خلقي كوا سين كراوان سين فراوان درجيان بو همو خلقي كرايتوا خلقي كوا تساويان لأشتيا تساويان لبيك وجيانا ريز لمروفكان أجيرين خواي جورا القرآن أفرمي السبارد ببيك وجيان إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين من آمن بالله إن الذين آمنوا والذين هادوا والنصارى أوهموا باسيتيا فرآين يعني بيك وجيان خواي جورا بيك وجياني قبول لهمو آينة كنسر يكخاكو يقولاتيش بو هيتس كاس يقنية خلق يقبكها بآينة شي تربى بزور ملي هيتس كاس يقني لا إكراه في الدين بتاتا هيتس كاس يقبوينية زال لروي پاداشتي وكو إيمي خلشي هرمو يان برين باشور كردستان پاداشتي إيمتيا للاي خواي قورو برين لروي آيني إسلام كإيما أو هم خلكمان لباوش قرتيا لواني خلك مسلماني يعني دم كده أم ماسترين برزجريك دان يا أبوري يعني بلي تأكيد إما لها ما كذا قيراني شيء أبوري دجوار بروشي أو هرمي قرتيا شر شيء نخوا زراوي نجريز وبروشي هرمي قرتيا سراي أو هم ناخوشيا أو هم أورش خواي جورا أفرمي ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا يعني أجر أتو يكس لنا خوشي رزقار بك إلا قتل يكس كأنما هم الدنيا رزقار كديا بله يكس زا أدي أجر خلكانك أتو بحوينيوا نانيان بدي بهزاران كز ناني بدي جيجاي بو بحوينيوا بيداوي سكاني جياني بودابي بكري بيت سباده شكت هبي پیغمبر صلى الله عليه وسلم لحديث بخاري ده هاتيا بله أو ما بس ئێمە وەکو مسلمان و خەڵکی ئەو هەرێمە ئەو هە باوشمان بۆ خەڵکی بێگانە کردیتەوە پاداشی ئێمە چییە لە حەدیثی بوخاریدا هاتیە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵاتو وسەلام ئافرەتێک کەوا کاری خراپەشی ئەنجام داوە خەریکی ئاو خواردنەوە بوو سەگێکی ئاودا سەگێکی ئاودا خوای گەورە بەهۆی ئەو ئاودانە بۆ ئەو سەگەی لەو ئافرەتەی خۆش بوو جا ئەگەر خوای گەورە لە ئافرەتێکی گوناحبار خۆش بی بەهۆی ئاودانی بۆ سەگێک کە مرۆڤیش نییە جا ئەدی ئەگەر مسلمانێک
هەرێمێک ئەو هەموو خەڵکە بەحەبێنتەوە نانی بدا ئاوی بدا لە ترس و لە ڕاوچی ڕزگاری بکە دەبێت پاداشی هەبی گومان لەوەی نییە کەەوە پاداشی یەکجار زۆری هەیە ئینشاء الله تعالی من بەخۆم جەم لە خەڵکی ئەکادیمی و برێندەکە جامیع و دکتۆری جامیعی خەڵکی ڕمادی بووە یعنی باسی مووقف و ڕۆلی خەڵکی هەرێم و حکوومەتی هەرێمیان کرد مەگەر بە چ شێوازێک یعنی گوتی ئەوە لە بۆ ئێمە شەڕەفە و گەورەیەکەوە خەڵکی هەرێم ئەو نوعا مووقیفی نواندیە بەرامبەر خەڵکی ئەمەی کە ڕمادی و فەلوزە ڕویان لە هەرێمی کوردستان کردیە جگە لەوەی کە لە وڵاتانی دەرێ و دراوسێش دیمەنێکی جوانمان نیشان دەکەوە ئێمە خەڵکێکین خەڵکمان قبولە و پێکەوە ژیانمان قبولە خەڵکێک نینەکەەوە حەزمان لە شەڕ و لە ئاژاوی نییە ئەم دەبینە یەکش ئاەتەندنی القورآن پیرۆز بسم الله الرحمن الرحیم وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا باشە دابەشکردنا خەلکی سەرنەتەوەیە ژبەروەیەکی خودی کرینە یعنی نەتەوە یانجی شعوب یعنی ئەم زێدەتر هەفتوو بنیان سین دوێ ئاەتێدا چاو هاتیە بەحەسکردن بەڵێ ئەزەخوا ئەفەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە یعنی ڕێزمان لە بەنی ئادەم ناوە جا بە هەموو فرە ئاین و فرە زمان و فرە ڕەنگەکان ئەوە یەک وجعلنا بينكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم لتعارفوا كاكا يعني تي ئێمە خەڵکانێکمان دروست کردیە هەموو هۆز و تیرە و گەل لۆەوەی لیتەعارفوا چونکە خوای گەورە یەک لە ئاەتەکانی دەسەڵاتی گەورەی خوا لەوەیدا هەیە ومن آيات اختلاف ألوانكم وألسنتكم فرە زمان و فرە ڕەنگ یەک لە نیشانەکانی ئاياتی خوای گەورەیە کاکە ئەتو خۆ ناکرێ تێبین لەسەر دروستکراوەکانی خواهبی کە ئەفەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لماذا يعني لتعارفوا نقلي تقاتلوا نقلي تنازعوا کاکە لیتەعارفوا لۆ ئەوەی ئێوە زیاتر پەیوەندی کۆمەڵایەتەکانتان بەهێز بی لەسەر خاکێک لەسەر وڵاتێک مەرج نییە لەسەر هاو ئاین بی هاو نیشتیمانیش بی مادام مرۆڤ ڕێز لێگیراوە بۆ هیچ کەسێک نییە مافی ژیان لە هیچ مرۆڤک بستێنتەوە مەگەر بە حەقی خۆی نەبی حەزم لێیە فرمودەیەکی پێغەمبەری هەیە ساڵسم کە ئیمامی بوخاری لە ئەتاریخ کەبی جۆڕایتەوە فەرمووی من عاهد ذميا ثم قتله فأنا بريء من القاتل وإن كان المقتول كافرا كسك أمان بدا بكسك كوا بباور بي ذمي يعني لسبديني دینەکانی تربی ئەمانی بدەیە دوێ پاشان بیکوژی یان لە نای ببەی پێغەمبەری خوا ئەفەرمێ من لە کەسی بکوژ بەریمە ئەگەر کوژراوەکە کافریش بی ئەوەیە ڕووی ئاینی ئیسلام و تێڕوانینی ئاینی ئیسلام لە بۆ ڕێزینان لە مرۆڤەکان جا ئەگەر مسلمانیش نەبوو بۆ نییە حەقی ژیانی لێبستینەوە بۆ نییە برسیکەی بۆ نییە ئیهانەیکە بۆ نییە دەربەدەریکەی جا پێکەوە ژیان لە ئاینی ئیسلام دینی خۆت لۆ خۆت و دینی خۆم لۆ خۆت ئاینی دینکم وەلیە دین تەوا بڵێ مام سەدەبینە سەر براتیە وەکی یەکی یەک شخاڵین هەری گرنگین پێکڤژیانێ ئەم چۆوە براتیت ناوبینە خوددا زێدەتر و پێستر لێ بکەین بڵێ سبحان الله ئەگەر ئەمە بگەڕن و لای فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەردی بناغەی دەوڵەتەکەی کە پێغەمبەر داینە نەهێزی سەربازی بەهێزکردنی دارایی نا هێزی برێندەکە دارایی وەکو هێزی سەربازی بەڵکو هێزی برایەتی فرە ڕەنگ سەلمانی فارسی کە فارس بووە سوهەیب ڕوم خەڵکی ڕوم بووە عەرەب بووە ئەبوو بەکر عومەر عوثمان عەمار هەموو فرە ئاینەکان فرە ڕەنگەکان فرە زمانەکان لە دەوری پێغەمبەری کۆبوونەوە ڕاستیژیان بێژین ئەوە ئیسلام گەهاندیە وێ ڕۆژێ هێزە برایەتی بیە بەتەئکید بڵێ هێزی برایەتی جا من حەزم لێ لەسەر تەقویە یعنی بەهێزبوونی برایەتی لا تەباغەضوا ڕقتان لێکتر نەبیتەوە عذر بۆ یەکتر بینەوە جد لأخيك 70 عذرا ئەگە برایەکت سەلامی لێ نەکردی نەیتوانی بێ بەلات پێغەمبەر ئەفەرمێ یەکسەر گومانی خراپی بۆ نەبی هەفتێ حوزری بۆ ببینەوە تانەی لێمەدە وەکو جەنابەت بیر ناکاتەوە وەکو جەنابەت مەجای نییە بە سەروی دەمیدا چاوە بەت مامۆستا یانەی دیکە هەواڵێکی مرۆڤیش مرۆڤی عیجز بینەک هەفتێ عذرا مرۆڤ نەشت بڵێ دوو عذرا بوو چا مرۆڤ خۆ فێری هەندێ بەتەئکید وایە کاکە شارەزا بوون ڕۆشنبیر بە ئاینی خوا ئینسانی وەلێ ئەکە بەڕاست یعنی جا کەسێک بی ئەتوو دەبی هەفتا عذری بۆ بینەوە مەرج نییە ئەتوی بژمێری هەفتا بیژمێری مەبەست لێرە ئەوەی نابی گومانت بەرامبەر بەو ئینسانە خراپی یعنی ئیاکم وەظەن پێغەمبەری خوا فەرمووی نەکەی حکم بدەی بە گومان فإن الظن من أكذب الحديث گومان بردن بە کەسێک هەڵەیە ئەتوو نەکەی حکم بدەی بە کەسێک حەزم لێ یەک مووقیفی پێغەمبەری باسکەم فڵم یەک لە بەهایە جوانەکانی ئەو پێغەمبەری خوا یەک لە بەهایە جوان و زێرنەکانی پێغەمبەری خوا ئەوەیە
پێغەمبەر قەت مووقفی وەرنەگرتیە کاکشیبان یەک لە بەهێزبوونی پەیوەندی برایەتی لەسەر هەر بابەتێکی لەسەر هەر بابەتێک مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک هەڵەیەکی بکردابایە پێغەمبەر بغزی نەدەنوات ڕک و تعریک و بغز و تانە لێدان و غیبەتکردنە ئیحمالی کرد لێیگەڕ تێگەیشتنەکەی خۆی وایە لێیگەڕ زۆر گرنگە ئینسان مووقیف وەرنەگریانی کەسێک هەڵەیەکی ئەکەچیتداە لەو مووقیف وەرەگری ئەتوو خەریکی کارەکەی خۆت بە خەریکی ئیشەکەی خۆت بە مووقیف وەرمەگرە يعني دمائك كل بني آدم خطأ قبل كل ابن آدم خطاء وخير الخطائين التوابون هيت كسك نية معصوم يتزق لبيغمبران موقف ورمقرة كسك هليقة كلو موقفك ذات تقوية لا تباغضوا ولا تباعدوا رجل يا نوا دوكوت نوا هليا إياكم والظن المسلم أخو المسلم بيغمبري خواء فري مسلمانك أي مسلماني دم بالرجوع أي خلشي أهلي مزقوت أو كوا دم بالذكر والصلوات والتسبيحات ورد لجزاركي في غنبري خوا أفرمي المسلم أخو المسلم مسلمان برا مسلم لا يظلمه نابي ظلم لك ولا يخذله نابي زليلك نابي بشنتو براسين زايق لا خالكاني تر كاك شوان كسك سؤالك أدري باشا من كاك هر ليد اسمه بيش استرم لنا داته مرحبا من لقري هي يك خال هي دكريت زنابت هربت سيلاي تشك زاري ولا هي بريزان عفو كرني جنابت مثلا دس بيش خريد جنابت زاري ولا هي أجر زليلي شكستي خدتك ونابي براست إمامي علي أفرمي لا ترغبن في من زهد عنك كسك خوي لتو بجورة الزاني خوي لتو بيبيروس تربو بيجورة تربو سلامي شيلي مكة يعني الفان جهاد رسته بوتيا چونکە ئەو ئینسانە بۆ خەڵکە چتر مەزالی هەیە بەڵام بۆ لای زناو مەزالی نییە لەبەرچیە یان لەبەر ئەوەیە خۆی لە تو پێ پیرۆسترە و پێ گەورەترە خۆی لە ئاست تو نابینتەوە ئیسلام دەرێ ئەگەر کوێ لای کەسێک لە کنەوی ڕقم نەوی مەچۆ لای زارشکە يجي الدمو هيك لا فرق بين عربي ولا عجمي إلا بالتقوى إلا بتأكيد ويا أجت شوي لاي كسيك خد للاي وين نديتوا للاي الرقم نبي مت ولاي پیغمبر أفرمي لا ينبغي لمؤمن أن يذل نفسه نابي إنسان خوي ذليل بكات كتزاري ولا هي زنابد هر عفوي أكي عفوكيتو لكن يوتي دقا أتو خد دشينيو أتو بيد صلاتي أو وايد بينتوا إمامي علي أفرمي خلكانك هي أجا زياد لبيويست رێزی بگری چاوەڕوانی ئەوەی لێ بکە کەوا بشتێنتەوە و سوکاری پێ بکە هەندێک کەس هێش دەبی چووکە دەرێ بەقەدەر ئاستی خۆی و تێگەیشتنی خۆی ڕێزی بگرە زیاتر ڕێزت گرت ئەوە تێدەگا ئەتوو لە ئاستەوی خواردنی و سوکاریت پێ دەکات جا دروست نییە خۆ زەلیلکەی و هەر عەفوو هەر لێبوردن هەر غاردەوەکردنی نەخێت زارشکە مەچۆکنی و لۆی کابراش بە خۆدا بێتەوە جا ئەوە خاڵێکی زۆر گرنگە گەلە جار ئەمە تووشی ئەپسیارە بین دەرێ من هەر دەچمە لای نهاتەوەلام مرحبا لەگەری هەیە مرحبا لەگەرم نییە مامۆستا دلسەرڤۆن هەردووکە ڕەوەستین ئەڤێن مەسەلەن زیاتر بەحسە سیلات ڕەحمی بکەین یۆنژی پێکڤەژیۆنێ و سەردانکردنە هەفتوو و حەجێکردنە هەفتوو بکەین ئەوانە چ یعنی پاداشتێک هەیەش لای خودێ و بەحسەوان کەسەژی بکەین ئەوێت مەسەلەن سەردانە هەواڵێن خۆ سەردانە کەس و کارێن خۆ ناکەین هەتا سەردانە خوشک و برایان خۆژی ناکەین ئەوانە چه سزاك هل الرجاء دمائي كرش آلية خديفة والله إخوة أفرمي والذين ينقضون عهد الله من بعد ميثاقه سبحان الله ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك لهم اللعنة ويقطعون ما أمر الله به أن يوصل سيدي الرحم خوا فرماني كدوا كسيدي الرحم هبي سرداني خزماتي وبراياتي ودوستاتي لنيوان أندامكاني خيزان داكو باب خشكو برا مام وكسوكار بتصراندني سيري الرحم لجناح كبيرة كان بتصراندن ببيه هوكاري الشرعي پیغمبر أمد أجكسك سؤالك هذا أدي پیغمبر خوي لخزانك هاي نقطو بلام پیغمبر لو أوي وأوان تاج ببنوا لو أوي أوان هندك هليان هي پیغمبر لو يتاج بنوا ذا سيري الرحم پیغمبر أفرمي لا يدخل الجنة قاطع الرحم يعني بيك جاري تمام بالي أو محسوم يقلا كروية پیغمبر أفرمي كسك سيري الرحم ببصرني ببيه هوكاري الشرعي ئەوە جێگای بەهشت نییە دروست نییە کەسێک هەر هۆکارێک هەبی ئەتو سیلی ڕەحم لە نێوان ئەندامەکانی خێزان بپسڕێنی کاک ژیڤان ئینسان لە مەوقیف بە دیارەکەوی لەو گۆڕەی هیچ شتێک نییە شەڕ و ناخۆشی نییە کەسێکە و نەرمونیان و ئارام و لەسەرخۆ زەردەخەنا ئەو عونەر نییە کاتی کە هەڵەیەک ئەکرێ وەزعێک ڕوئەدا گرینگە ئەو کاتی جنابەت ئەوها لە نەرمونیان و لەسەر دەری وەختیان بژین کوردیان بژین زەڵامینی دیار بزانێ ئەتو لە مەوقیفیان پیا بە دیارەکەوی خۆ لەو گوڕی بە دیار ناکەی بەڕاستی ئەکەی نێ بزانم پیاوەکی بەسەبری
چ کاتێک بزانم پیاوەکی بە عەقڵ و تێگەیشت و زانا و دانا و لێهات و لێوەشاوی کەسێک پیاوی تنگانەبی لە کاتی تنگانە بە دیارەکەوی لەو کاتی خۆ بە دیار ناکەوی جا بگەورەی ئینسان لەوەی دیارەکەوی زانیان دەفەرمونون ئەگە دارە خوار بوو سێبەری ڕازنابی دارێک ئەگە خوار بوو سێبەری ڕازنابی گەورەی ئینسان لەوەیدا هەیە کاتی کەسێک هەڵەیەک ئەکا بەرامبەری بەهێمنی بە ئارامی عوزری بۆ بینتەوە نەکتانە و تەشەر و بەڕاستی سوکاتی و خۆگرتنی لێ بکاتن ئەوەش دوورە لە بەهای جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە مانجی ڕەمەزانە مانجی لێخۆش بوون و لێک نزیک بوونەوە برایەتی و تەبایە ئینشاء الله تعالی هەیڤ ڕەمەزانێ هەیڤ پیرۆز ئێدی هەیڤ هەری گرنگت ناڤ ئیسلامێدا ئەم بەحسە پێیڤەژیۆنێ بکەین کاچەوە ئەم باشتر لێ بکەینش هەیڤێدی و ئێدی بتە وێزگەهەکە گۆڕینێ بوو بەرەف پێیڤەژیۆنەکە باشتر يعني هەیڤ ڕەمەزانێدا ئەم چاوە لێ بکەین پێیڤەژیۆن من دەرێم مانجی ڕەمەزان پیغمبری خوا فرموتی صلی الله عليه وسلم من صام رمضان ایمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کەسێک لە مانجی ڕەمەزان ئیمان بە ئیمانێک احتساب یعنی چاوەڕوانی پاداشتی خوا لێخۆشبوونی خوا ڕژبوونەوەی گوناحەکانی ئەگەر لەمەوە بەسبب بوو غفر له ما تقدم من ذنبه خوا لە هەموو گوناحەکانی خۆشەبی ئەوە گەورەترین شەرەف و مژدەیە بۆ پێغەمبەری خوا کە ئەیدا بە مسلمانان خوای گەورە لە گوناحەکانت خۆشەبی موفقت ئەکا سەرکەوتەکە بەڵام ئەگەر مانجی ڕەمەزان بووە مانجی لێخۆشبوون مانجی نوێبوونەوەی برایەتی تەبایی خۆشەویستی زەردەخانە لەسەر لێوەکان بەهاناوە چوونی یەکتر خڕەوانەوەی خەمەکان کەسێک سینگ فراوان جەرجی گەورەبی کەسێکبی ئاشتی خوازبی فێر خوازبی برایەتی ڕەچاو بکە یەک ئاەت هەیە لە قورئان خوا ئەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض تمام أخوة أفرين بلب كان بو أو باشتيك بقدر أرزو آسمان بلان بو شيء أعدت للمتقين بو أواني كمتقين بلان متقي كنا أخوة أفرمي الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ يعني أواني ترابوني خويا عند أخوانوا ترابوني خو كسك ليت شيء برامبر جنابت هي ترابوني خو لأخواته والعافين عن الناس تمام بلان بس أوان كفاية نية ترابوني خود خويا بلان خواد فرمنا دبي عفوشي بكي إذا أجر أو دويكر دست رجيتي ريزي والله يحب المحسنين تمام هذه ما مستبرستيجي أم تشين هر هندم ما هو خوي برنامج بدينا في توري أويني زور سباز تمام مستا سيد عدنان مناف ما مستا زمان سيد إسلامي كتل دمي بريدة ديال ما دابين زور سباز با مجبوري زور سباز با خفنين خوش درباري بيك فيجنات إسلامي داب توي بتجيت هيفا بيروز رمضان زور سباز تمام دستان خوش بي سباز بوزنابتان وخواي جورا پاداشي بخير تمداتو إن شاء الله تعالى زور سباز بله تماشاوان هنجا دیاف تورایی که یا برنامه پاشی بود تورایی که تمام بود بسمی بردام کیم برنامه پاشی یعنی تمام نبود کردستان 24 بردام کیم می جاری برف مردین قصرا مردین و چین و درجی اتهی و رمضان دا زیاده تر داخازی خلکی جبوی خارنا عجین زیاده تر به چه هزار بن چه جی دولمت بن چی یعنی بهای و خارنه گرانی نه بلکه ارزانه برف قصر او زیاده تر بحثا و خارنه بکین و پشت راجع می وگرن و ساعت دویا پاشی و بردام کن لە باژارۆکە قۆسەرا مێردینە باژارێ باکووری کوردستانی دەمەها ڕەمەزانێدا ئەجین ژە ئالیە وڵاتیان وایە ئەلەقەیەک مەزن دەبینێ چه فەقیر بە چجی دەولەمەند لەسەر سفرای وڵاتیان ئەجین دە ڕەمەزانێدا قەت گەیم نابێ و خواردنە ڕەمەزان یا هەری خۆشە ji بۆ وڵاتیان قۆسەرێ بەرێ لە قۆسەری وڵاتیان ji ئەجینی حەز نەدەکرد لێبەرێ هەم دەگەل هاتنە مەها ڕەمەزانێ هەم ژی ji ber zêdebûna hosteyên ku ئەجینê çê dikin xwarina ئەجینê zêdebûyê ئەجینا me goştê em goşt çê dikin ئەجینا me a mêrdînê na Urfayî belê cîna me em bûzê çê dikin bela bûzê em çê dikin yani saet 12 jî bixwe heta sib nîro jî tu bixwe gerek bûz dolabî de bi dolabê bimîne tişt pê nayê gerek tek ev dolabê em bûzê çê dikin ji bo nene bixe ji bo ejîneke biqalî te û tamxweş pêwîst e siwar hêdî hêdî û bi hêzeke mezin bê eceqandin divê baş bê eceqandin ku siwar û goşt bi hevra nermtir bibe û baştir bikeve nawa hevdû welatiyên ku tên ecînê dikirin hem bi çêkirina wê û hem jî bi tehma wê mest dibin li Mêrdîn jêr dibên ecîn li Qiziltepe Qoserê jêr dibên çî küfte îcam jêr dibên ecîn yani bel'amey esîle ama goşt dibe ya acilî macilî lîmonlî her tiştê wê organîk e
و sadece bi buzêre ne wek bi avê nerm dike. Hostayê ecînê amaje bi wê yekê dike ku ev dema yek an ji 2 saet dimîne ji bo fitarê dezgeha xwe ya ecînê vedike û heya danê fitarê ji bo welatiyan ecînê çê dike. Welatiyên ku tên vê ecîna lebatî dikirin gelek pê kêfxweş in. Her wiha ev ecîn li gorî xwesteka welatiyan 5 an jî bi 10 lîrayên Tirkî tê firotin.
لێرە بڕە قسەی دەکەین تو لێرە دەکەی وەرە پێشە لێرە قسەی دەکەین دوایچینە ژۆرە نا مشکلەمانەوە لەبەر ئەوەی بله تماشاوان هجا ایدی ساعت سری ساعت 2 الباشور کردستان ساعت 2 یا برنامه پاشیف جی گل تماشاوان بینر و بیسرین کردستان بسیار جی بردان که زیادتر بس از بحثاوی وی جهیب کم اوه از نکله باشور کردستان ایدی اوه مزگفتا جل خیاطه برانبری من جاده شستیل پشت راجی جاده شوراشته ویری دیمن هری جان زیادتر هم بحثا مزگفتا جل خیاط بینیم یعنی آیکونه که اسلامی هری جان الباشور کردستان وی داره پیک و جان هی افعرد پیک و جان هی مايرو بحثا پیک و جیانی که لگل مامستایانی هم ده برف توری تندرستی چین تبرو کرده هم بحثی چوانیا کارنا درمانا کین تایبتی جت هیوا رمضان دا بود چارستری هر نخوشیه که کچا هم درمانا ورگیرین چه وقتی که دا ورگیرین و چه نخوشین هم نشین سروان نخوشیا پروژی بین لذتتر هم ده وی توری بحث کین چند دقیقه دارن هم نکه برف اسرائیل و چین دما بحثی نو اسرائیل تت بحثی جهات تکرن زیادتر یعنی نخوشیت نو بین مسلمان و اسرائیلیان آنجی جهی یعنی لدوی جری دا پیک و جهات نو بین جهی اسرائیل یعنی جهی مسلمان دهیت نو اسرائیل دا ابنی افش تقریبا هم بیشین 8 سالن دو دا مزرعین اسرائیل پروژه پیک و افطار کردن یعنی پروژه رمضان هیا و لوی دریجی یعنی مسلمان و جهیت نو اسرائیل دا پیک و کون و بنول دما افطار کردن بربانگی پیک و افطار خود کن و پیک و جین بیکو پرزگریک نو بین وانا ده هبن برف اسرائیل و پیک و جیان و مسلمان و جهیان دا دو فراج ده وگرین و پاشیف بردام کرد. ئەمە ماڵی موسڵمانێکی ئیسرائیلە لە شارۆچکەی ئومولفەهیم کە مناڵ قارەمان سەرقاڵی ئامادەکردنی ژەمێکی خواردنی ڕەمەزانە ژەمێک کە جیاواز لە ڕۆژەکانی تریمانجی پیرۆزی ڕەمەزان بۆ 25 جوو ئامادە دەکرێت. ئەم ژەمە بەشێکە لە هەڵمەتی شەوانی ڕەمەزان کە بە درێژای ڕەمەزان بەردەوامە و ڕۆژانە لە هەر ماڵێکی موسڵمان میوانداری چەند جوێک دەکرێت بۆ نانی ئێوارە و بەیەکەوە ڕۆژ و دەشێنن. هەڵمەتەکە لەلایەن دەستە سیکوی ئیسرائیلی سەرپەرشتی دەکرێت کە ئامانزی یەکسانی کۆمەڵاتیە و بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوەی سەوز کە دەستەیەکی گەشتیاری گەڕۆکە بەڕێوە دەبرێت. خاتو قارەمان لە فەیسبوک چاڵەچەکەی بینی بوو ڕاستەخۆ بیرۆکەکەی بەسەند کرد.
فكرة بالأساس أنا بحب الطبخ. لزووە چێژم لە ئامادەکردنی خواردن دەکرد و ویستیشم کاتی زیاتری بۆ تەرخان کەم هەر بۆیە هەڵمەتەکەم بە باشزانی دواتریش چەند ساڵێک لەمەوبەر تێبینیم کرد و کەمتر جووەکان سەردانی ئومولفەهیم دەکەن بە ئەرێنیم زانی بانگشتیان بکەم و بە خواردنی نەریتی و عەرەبی خزمەتیان بکەم. ئەم پرۆژە سەرڕای ئەوەی لە ڕووی کۆمەڵاتیەوە خەڵکی وڵاتەکە لە یەکتری نزیک دەکاتەوە بۆ هەردوو لاش دەرفەتێکی باشە کە بتوانن ئەو خاڵە هاوبەشانەوە بدۆزنەوە کە هەیەە. هاوکات بۆ جۆکانی ئیسرائیلیش ئەمە دەرفەتێکە بۆ تاقیکردنەوەی خواردنە بەناوبانگەکانی فەڵەستین وەک مەقلوبە و قەتایفی خۆجێیی. ئەف دەرفەتەکە وان کەسان نیشانی مەدەدا کولور دەژین و ئەم ژی لەبەر دەژین و گەلێک ژمە نێزیکن لێبەلێ ئەم هەف ناس ناکن ئەو لور و ئەم لەڤر لێ ئەم هەف ناس ناکن. And also the other side doesn't know us. ئەمە هەشتمین ساڵە هەڵمەتی شەوانی ڕەمەزان بەردەوامی هەیە. ڕێکخەرانی ئاماژە بۆ ئەو دەکەن کە تەنها ساڵی پار زیاتر لە 1000 کەس بەشداریان کرد و پێشبینیش دەکەن لەم ساڵەدا ئەم ژمارە زۆر بەرزتر بێتەوە. سەرڕای ئەوەی چاڵەچەکە دەستپێشخەریەکە بۆ کۆتاهێنانی ئەو گرژانی لە کۆمەڵگەی ئیسرائیلی فەڵەستینی هەیە ئەگەری ئەوەش هەیە لە داهاتوودا کاریگەری ئەرێنی لەسەر بۆچوونی سیاسی هەردوو لا دروست بکات. یادگار ئیسماعیل کوردستان 24. بله تماشاوان هجای دیپلاسیش اوجی دیمن جان پیک و جانا مسلمان و جهاد بیت نوا اسرائیل دیجی اوجی مثلا بجین فتاره پاشی ونوان وانا جی صحت بن ویدیوهایی که پیک و جان هر بردام که چل اسرائیل و چجل فلسطین و بله تماشاوان هجا امه ساعت دوم یا پاشی و 16 کردستان بشار امه بردام کین وجاره جمده ایدی دیار امه بحثات توری تندرستی کین وجاره جی مهوان ما مهوان علی عزیز دکتر علی شیخ حسین بالیسانی هم ده بحثا چوانیا ریخستنا جمن خارنا درمانا کین تای رمضان پیروز داد چونکی زیاتر اف کسی نخوش پرزگری کان او که چه وقت کی درمان بکن دکتر علی تو گلب خیراتی سلامت بیش پاس ایدی مادام بابت خارنا درمان ایزتر یعنی اف کسی نخوش وقتی بحثا درمان تکرین گله نخوشه چکی درمان خارن گله کاف زحمت بحثا درمان بکین چه پیناسه که پزشکی یا زانستی هیچ بوید درمانا درمان هر شتێک بێزگە لە خواردن ئینسان وەریگرێت کە فیزیۆلۆجی جسمی کەسەکە بگۆڕێ پێی دەگوترێت دەرمان یان هەر مادەیەکی کیمیاوی بیتن بە مەبەستی چارەسەرکردن وەکو ژانشکێنەکان بۆ نمونە پاراستۆل ژانی دەشتێنی یان بە مەبەستی دەستنیشانکردنی نەخۆشیەکان بی ئەوی لە مختبەرەکان بەکاردێتن یان بە مەبەستی خۆپاراستن وەکو ئەوەی منداڵەکانمان دەکوتین ئەوانە هەموو پێناسەی دەرمانیان پێ دەوترێ و چلۆ ماوەیەکی کورد بەکاربێ یان چلۆ ماوەیەکی درێژخایەن و بە چ جۆرێک وەربگیرێ لە جۆرەکانی دەرمان وەرگرتن ئەوە دەرمانە هەر تشتێک ji بووی چارەسەریە نەخۆشیێکی بێتە وەرگرتن یان بۆ دەستنیشانکردنی یان بۆ خۆپاراستن وەکو کوتانی منداڵ و خۆپاراستن لە نەخۆشیەکان جورین دەرمانە بگشتی دکتۆر ئەگەر ئەم بەحەس بکەین وەکە یعنی دەرمانسازن شارەزا دەرمان بەگشتی بەپێی زانستی دەرمانسازی دابش دەکرێتن بەپێی پێکهاتە کیمیاییەکەی لەگەڵ چۆنیەتی میکانیزمی کارکردنەکەی مەسەڵەن ئەو دەرمانانەی بۆ پەستانی خوێن بەکاردێن یان ئەو دەرمانانی بۆ دڵدادنن لە یەک گروپدان دەدرێت یان دەرمانەکانی دژە هەوکردن وەکو ئەنتوبایەتێک لە گروپێکی تردا دەندرێن دەرمانەکانی ڕژێنەکان و یان شەکرا لە گروپێکی تردا دەندرێن ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشی نەفسیدا بەکاردێتن ئەوش لە گرۆپەکی چیدادن ینی بە پێی ئیشکردنی لەگەر پێکهاتە کیمیایەکەی تەسنیف دەکرێت و نەوعی دیشمان هەیە لە تەسنیفکردنی دەرما ئەو کووەکرێ ئەو زۆری دەرمانەکە مەسەلەن کەپسولە پێی دەڵێن دۆسێج فۆرم یان حەبە یانیش دەرزیە ئەو دەرزیەکە چ لە ماسوولکە بدرێ یان شڕوو بوو هەتا دوایی زۆرەکانی زۆرە یان کرێم جوورێن هەین زۆر زۆری هەیە بە زێدەتر وەکیتە بە حەسکردی دەستپێکرد سەر چەوانیە دابشکردنە مادەن کیمیۆیە چۆن لەسەوەی دابش دەکرێت لە زانستی فارماکۆلۆژی دەرمانسازی دا بەحسێ چەوانیە یعنی بکارانینا دەرمانە بکەین ئەوان چەند جور هەنە مادەم هەند جوورێن دەرمان هەنە چەوانیا بکارانینا دەرمانە چاوایە ینی بەکارهێنان مەبەستت کو وەرەگیرێ دەرمان زۆرنەوە هەیە مەسەلەن دەرمان هەیە ئۆڕەلی ینی بەدەم وەرەگیرێ یانیش سەطحی یان دەتانبرێن تۆپیکەل لە ڕێی پیستەوە وەرەگیرێ وەکو مەرحەمەکان و کرێمەکان یان ئەتوانین وەکو قەترە
وەریەگرین لۆکەپوو وەکو قەترەی چاو قەترەی گوێ یانەتانی مباشەرەتەن بیکەینە ناو خوێنەکەەوە لە ڕێی دەرزیەوە یان لە ڕێی ماسوولکەوە یانیش شێوەیەکی دیمان هەیە پێگوترێت تەحامیل ئەویش لە زیاتر لە منداڵان یان تەحامیلمان هەیە لە ئافرەتان بەکاردێتن ئەویش زۆرێکی ترە لە دەرمان. تمام باشە باشە بەحسا چاوانی وەرگرتنەوەوان دەرمانۆ بکەیت نۆڤە لەشیدا چاو مەسەنە کۆریگەریەوەوان سەر لەشی چ باش بێت چ خراپێت و چ ڕێکێک کۆریگەری سەر لەشی بکەن هەر چ دەرمانێک بێت دەرمان بەخۆی دەرمان هەموو دەرمانە کاریگەری باشی هەیە و ئیخراپیشی هەیە لەسەر لەشی بەس لەوە ئێمە دەرمان بەکاربینین پێویستە چ بکەین بزانین ئەو دەرمانە ئیسیفادەی زیاترە یانیش زەرەری زیاترە هەر دەمەک ئیسیفادەی دەرمانەکەی لە زەرەکەی زیاتر بوو ئەوە دەرمانەکە بەکارێنین هەر کاتێ زانیمان زەرەکەی لە ئیسیفادەکەی زیاترە ئەو دەرمانە بەکارناینی زیاتر ئەم بەحسە کۆریگەری مەسەن نەخۆشیین درێژخۆیان بکەین مەسەن هەندە نەخۆشی هەنە درێژخۆیانن ئەو چەوە دەرمان تێنە وەرگرتن ji بووی چارەسەرکردنی بخۆی ئەو نەخۆشیانەی درێژخایەنن یانی دەرمانەکە عیلاجی ناکاتن بەس ناهێلی سەحەتەکەی خراپتر بیتن مەسەن کۆنتترۆلی پستانی خوێنی بۆکە یان کۆنتترۆلی شلی خوێنی لۆکە یان شەکرەکەی تەنزیمەکاتن یان ناهێلی ئاڕازەکانی مەسەلەن ڕەبووی زیاتر بیتن ئەوها بەکاردێ هەندێک دەرمانیش هەیە بەکاردێتن لۆ عیلازکردن وەکو دژە هەوکردن ماوەکە و پێی چاکەبتەوە وازی لێ هێنیتن ئەو دەرمانانەی درێژ خایەنن هەتا لەگەری بەکاردێ ئەو دەرمانیانی بەس لۆ ماوەی کورد لۆ چارەسەر بەکاردێ کاتێ چا بۆ لە نەخۆشیەکە ئەتوانی وازی لێ بینیت مەسەلەن بەحسا شکۆرکردنەوە کلیە بکەین گورچیلێ ئەفچەوە ئەف شتێکی ئەوژی هەر درێژخۆیانە ویدی بەردەوام بە سەر خواردنەوە دەرمانە چارەسەر ناکرد بەس وی جهی تێتە ڕەوەستاندن بەخۆی دەرمان دوو جۆری هەیە یان لە چەوریە تاوێتەوە یان لە ئاو ئەوانی لە ئاو ئەتاوێنەوە زیاتر لە کلیە مێتابۆلیزمە بن ینی لە کلیە دەستە دەرەوە لە کلیە دەبرێتە دەرمانەکی کارە یان لە کلیە لە دەرمانەکی کارەوە دەگۆڕێ بۆ دەرمانەکی ناکارە ئەو دەرمانانەی کە لە ڕێی کلیەوە مێتابۆلیزم دەبن کاتێ مەسەلەن سستی لە کلیە هەیە دۆسەکەی ئەگۆڕین ئەوجە یان زیاد یەکەین یان کەمەکەین بۆ ئەوەی نەگەینە ئاستی ژەهراوی بوون و هەروەها ئەگە دەرمانەکە ببتە مەسەلەن لە ڕێی کلیەوە چالاک ببیتن دەبی دۆسەکەی زیادکەین لەوەی سوود لە دەرمانەکەی وەربگریتن بە زعیفی نمینێتەوە دەرمانەکان بە دۆسێکی کەم نمینێتەوە تمام دکتۆریان بێزتر vêjarê behsa çawaniya wergirtina dermana bikîn her çi cûrê dermana bi taybetî heyva Ramazan çikev pirzgirêk herî mazine bû nexweş gelek şona jî neşên projî bin ji ber wergirtina dermana lê em ê destpêkê çine cem hevkarê xwe Newres Abdullah ew jî dît nava nexweşxaneyekê da cem nojdara ka çawa nojdar nava heyva Ramazanê da paşîv etkin belê temaşavan hêja bernameyê paşîv berdam ke beref hevkarê min Newres Abdullah bi şevekê rastaxû nava yek ji nexweşxaneyên Hewlêra Başûrê Kurdistanê digelme da be Newres evdemê te baş em behsa xwarina paşîvê bikîn nava yek ji nexweşxaneyên Hewlêrê zêdetir em behsa nojdara bikîn ku evên yani ser karê xwe berdam bikin heta nava yani demê paşîvê fitarî jî da û zêdetir kamîra ji boî te û eger axiftinên nojdara divî demê paşîvê da bû me û temaşavana zêdetir veguhêzî. بەڵێ ژوان من ئێستا لە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەندم لە شاری هەولێر کە هیوادارم نەتۆ و نە کەسانی ئازیزانمان و هیچ هاوڵاتی چێرەمی کوردستان و شاری هەولێر ڕووی نەکەوێتە نەخۆشانە بەڕاستی شوێنێکی ناخۆشە لێرە ئێشەگری هەیە هەندێک نەخۆشەیە سەردانی ئێرە دەکەن وەروەها کارمەندی تەندروستی ئێشەگری وەیە وەروەها پزیشکی ئێشەگری هەیە لێرە هەموو ئەو هاوڵاتیانە دەبینن ئەوانەی کە پێویستیان بەوەیە کە داخل بکرێن داخل دەکرێن و چۆنەڵی چارەسەری پێویستیان بۆ دەکرێت بەڕێز کاکسید کەرخی لەگەڵمدا کە ئێشەگیری کارجێڕیە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەندی هەولێر کاکسید ئەگەر باسم بۆ بکەی چۆنیەتی هاتنی نەخۆشەکان بۆ ئێرە چۆنە لە ڕۆژانەدا چەند کەس سەردانی ئێرە دەکەن وڵ ئەوەی ڕاستی بنسبەت نەخۆشخانەی فریاکەوتن زیاتر ئەو نەخۆشان ڕوو لە نەخۆشخانەکەمان دەکەن کە حالەتی فریاکەوتنە یعنی واتە ئیمرجنسی یعنی زیاتر بە تایبەتیش نەخۆشخانێک کەمە زیاتر مختصە بە بەشی باتنی بەشی هەناو تایبەتە ینی تایبەتە بە هەناو بەشی بچن شکان و ئەوانە ناگرێتەوە نەخێر نەخۆشخانەکەی مە تەنیا بەشی هەناوە واتە ئەو نەخۆشیانی کە علاقی بە بەشی هەناو هەیە وەکو
زەخت و سوکەری و ئەو شتانە ڕشانەوە زگچوون ئەوانە زیاتر دێنەکەنەما ئەوەی پێویستی بە زراحەبی بەشی نەشتەرگەری و شکان و شتانە زیاتر دەبی ڕوو لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات یان ڕۆژئاوا لە ڕووی کارجێرەوە ینی ئەم شەو بە بەراورد لەگەڵ پێش ڕەمەزان کارمەندانی تەندروستی و پزیشکان چەندیان ئێشەگر دەبن ینی ئێستا لەم نەخۆشخانەیە چەند کارمەندی تەندروستی لێ والله تقریبا ئەمە شتەی ئێشەگری کارمەندان سابتە بە درێژایی ساڵ یعنی لەبەرەوەی ئەمە 24 ساعت دەوامی هەیە سێ شەفتی بەیانی و عسری و شەو ئەوە سابتە هەیە دەوامەکەی بەیانیانە هەیە عسری هەیە شەوە 24 علاقی لە ڕەمەزان و مناسبات نییە بەڕاستی ئەو کێشەیە کە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ کەسانی ئەو کەسانێکە لەگەڵ نەخۆش سەردانی ئێرە دەکەن ئەو کێشانە زیاتر چین سەرچاوی چییە؟ والله ئەمە کێشەمان زۆرە بەڕاستی زیاتریش دەتوانین بڵێن گوناحیش برێم ئەو بارێ بە مەسەر هاوڵاتی بە زیاتر خودی مشکلەکان لە هاوڵاتی خۆی دەست پێ دەکات بۆ نمونە مەسەرەن یەکێک نەخۆشەی هەیە لە ماڵێ بە کتتو پڕدەگەینتە نەخۆشخانەی بە تاکید ئەو نەخۆشە وەزعی خراپە طبعی ینی کۆمەلگای مەژبەرەك عشاعرێ بەڕاستی کە نەخۆشێک دێ زیاتر جار هەیە مبالغە نەبی 30 کەس 40 کەس 50 کەس بەلانی کەمی دە کەسی لەگەردێ ئەو دە کەسە کە ڕوو لە نەخۆشخانە کەمان دەکەن ینی حەقوایە هاوکارمان من هاوکارەکەش چییە کە نەخۆشەکەی دەگەینتە لای پزیشک پێویستە یەک کەس یان دوو کەس لەگەری بنێ ئەوەی کە یارمەتی من لۆ ئیشکارەکەیان بەڕێکوپێکی بڕێ بینم دوو ئەمبۆلانس لێرەیە ئەو دوو ئەمبۆلانسە ئێوە تەنیا ئەم دوتان هەیە دەتوان کارەکانی خۆتان پێ بڕێوە بکەن یاخود پێویستان بە هیتریشە بەخوای وەچ پێم گوت لەبەر بەشی باتنی تا حدەک دوو ئەمبولانس بەشمان دەکاتن بەڕاستی یعنی ئەو نەخۆشانی کە لێرە چارەسەری پێویستی لۆکرا هەندێک ئیحالاتی مەتن لە بۆ بەشی ئینعاشە یان بەشی عنایە مورەکەزێ ئەوان ئەو نەخۆشانە بە ئەمبولانسی خۆمان ڕەوانیان دەکەین ئەتا حدەک بەشمان دەکا خراپ نییە زۆر سپاس کاک سەید ئەگەر ژوان لەگەڵم بی حەمیدی هاوکارم لەگەڵم بی بچینە ژوورە دایاجان ئەم کاتت باش ئەم کاتە باشدایە ناوێ قسە بکات ژوان دەڕۆمە ژوورە دەمێ لەگەڵ یەکێک لەو پزیشکانی کەم شەو ئێشەگرە لێرە قسە بکەم بۆ ئەوی باسی ئەوم بۆ بکات لەم نەخۆشخانەیە چەند پزیشک ئەم شەو ئێشەگرن من دەمێ ئەو بڵێم کە ئەم نەخۆشخانەیە پێکاتۆ من هەم بەشی ئافرەتانی تێدایە ئەمە بەشی ئافرەتانە و ئەمەش لەو لای بەشی پیاوانە ئەگەر من ئەو پزیشکە ببینمەوە کە ئێستا ئەمە ئەو پزیشکە ئێستا خەریکی چارەسەرکردنی خەریکی چارەسەرکردنی ئەم پیاوەیە دیارە دەیەوێت چارەسەر بکات و زەختی بۆ دەگرێت بنەمێ لەگەڵ ئەم مامە جانە و کاتە باش سەلامەتی ئینشاءڵڵا چیتە نەخۆشەکە چییە؟ وەڵڵا تەنگە نەفاس بووم پشتیم نەداهات بڕێک باشتر بوومە ئێستا باشتری؟ باشتر دەبیشم هەڵسو کەوتی کارمەندانی ئێرە و پزیشکان لەگەڵیان لەگەڵمان زۆر باش بوون هەر گەیشت میران یەکسەر دەرجا لێدەم 4 دەرجە مامەڵی پزیشکەکان ینی ئێوە زیاتر مامەڵەتان لەگەڵ پزیشکەکانە پزیشکەکان چۆن هاوکاریتانە زۆر باش گلەیت لەیان نییە بەزەکە گلەیم وەیە برێ ئیزمان دەبچین و پاشی بخۆین ڕەمەزان ئەوانش لە بەرژەوندی ئێوە دیارە ئێوە هەشتان حەزەکەی بچوە ماڵەوە حەز دەکەم بچمەوە ماڵێ ئینشاءڵڵا بە زووترین کات ئێرە بەجێ دێڵی من دەمەوێت لەگەڵ ئەم کاتت باش تۆ پێدەچێت کەسێکی کەسێک کارمەندی باش ئێوە چۆن پێشوازی لەو نەخۆشخانە دەکەن پێشوازێکی باشیان دەکەین بەڕاستی تەقسیری ناکەین لە چیتان کەمە لێرە لە چیتان کەمە شتێک پێویستان پێ وەڵڵاهی پێویستمان بە چاوێ پێویستان بە چییە؟ پێویستمان بەداو دەرمان هەیە و ئەو شتانەیە بەڵێ باش زۆر سپاس من ئەگەر لەگەڵ ئەم پزیشکی بەڕاست قسە بکەم ئەم کاتت باش تۆ لە بەخشی ڕاستە خۆی کوردستان 24 ئێمە دەبینی لێرە کۆمەڵێک نەخۆش هەن مانجی ڕەمەزان کوردگوتانی زۆر خواردن کاریگەریەکی لەسەر نەخۆشەکان هەبوو زیادیانی زیاتربوونی ژمارەی نەخۆشەکان ئێمە زۆربەی نەخۆشەکانمان کە دێنێرەیان ئیسالیان ژانزگەیان ڕشانەوەیە ئەوەش لە بەماج ڕەمەزان زیاتر بووە ژانە زکانی ئەوی لەبەر لە خلالی ماوەی کەم خواردنشی زۆر دەخواتن فەوە دسمی بەشتری خۆی لە قوتار دەکەیان بە ئیسالی دەبیان بە ڕشانەوە دەبێ باشترین حل ئەوەیە ئاوی بخۆن شلێمەنی تاویزکەنەوە دومیشان سەوزەمی وە لە خواردنەکانیان هەبی خواردنیش دەرێژ نەخۆن زۆربەی زۆری دێ بە خواردنی دەرەوەی لێ دێتن یان زۆری خواردن هەنیا بە تەمەنەکانن ئەوانی کە کۆنتترۆلی خۆیان پێنەوەری یاخود گەنجەکانیشن ئێمە بە تمشکلێ بە تەمەنەکان ئەوەیە زۆربەی ڕۆژووی لە سەنیە و دەگری
بە تەمەنەکان ئەوەندەیە ما باقی زۆربەی زۆری گەنجە دێت تەنیا ئامۆژگاری ئەویان بۆ ناکەن یانی لە پاڵ چارەسەری پزیشتی ئەنی ئامۆژگاری ئەوشان ناکەن کاگیان لە خۆیان بێت و بە ڕۆژوو نەبن ئەنی ئەوان ڕەنگە قەنەعەتیان بە قسەی ئێوە بێت بەخۆی هەموو نەخۆشک ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە بە عمرەوە نەخۆشی درێژخانەیە زەختی سوکەرێ نەخۆشی دڵە کلیەیە دەبی پێش مانج ڕەمەزان سەردانی دکتۆری خسایی خۆی بکاتن وەبی معلوماتی بداتێت کە دەتانی بە ڕۆژبیان ناتانێت دکتۆرمە دەمێ ئەو پرسیارە بکەم ئێوە لێرە دەرمانی پێویستان هەیە بۆ نەخۆشەکان ئێمە دەرمان پێویستمان کامل نییە نا ئەن پێویستان بۆ نەخۆشەکان بچنە دەرەوە بکڕن زۆر جار پێویستمان پێدا داواتان نەکردووە پێویستان بۆ داوا دەکرێت ماوەک 2 ڕۆژ دەرمان نامینێتن هەتا تەڵەبەکە دێتنەوە ئەوەندەیە زۆر سپاس دکتۆر بە هیوای سەرکەوتن و زیاتر خزمەتکردنی ئەم نەخۆشخانە من دەمێ ئەگەر کاکسەید هاوکارمە یەکێک بەڵێ ژڤان وەک بینیم ئێستا ئەمە دۆمەی دواوە ئەو بەشی ئافرەتانە وەروەها نۆڕنگەی دەرەچیش هەیە نۆڕنگەی دەرەچی ئەمە تایبەتە بەس بەو نەخۆشانەی کە حاڵەتێکی ئاساییان هەیە ینی نەخۆشەکەیان نەخۆشێکی وانە تەنیا حاڵەتێکی ئاسایی ئەمە لەوێ چارەسەری پێویست وەردەگرن وەروەها لە هەمان کات ڕەوانی ماڵەوە دەکرێن زۆر سپاس ئەفکارێمە نەورەس عەبدوڵڵا توفشەیەکی ڕاستەخۆت ناوە نەخۆشخانە فریاکەوتن نەخۆشخانە تەنگاوی ئاهەلێرێ دیارمەدا بۆ ئیدی دەخوازە سڵامەتیە بۆ هەر نەخۆشێکێت ناوە نەخۆشخانە دەوش دەرڤی نەخۆشخانە و دەست و چاوێن نوژدەڕژی هەمیات خۆش خودی سەحەتەوانە خۆشکە خودی تەمەنێوانژی درێژکە زۆر سپاس نەورەس تەماشاوانێژە ئیدی میلڤێرێژی بەرنامە خۆی پاشیوێ بەردەوام بکەین دووبارە ئەم دەبێژین دەخوازە سڵامەتیە بۆ هەر نەخۆشێکی دکتۆر ئەم دەزدەتر فێری بەحسا یعنی هەندێک نەخۆش هەنە نوژدار ئەو ئەمۆژگاریە دای کوتەیڤ ڕەمەزانێدا ڕۆژی نەبێت و بەردەوام بر سەر خواردنا دەرمانێت خۆ چ ڕۆژ بە یانژی پشەف بە یعنی بەریا فتارێ و پشتی پاشیوێ لێ ئەو یعنی گوهنەدانە نوژداری و بەردەوام بر سەر ڕۆژی گرتنێ ئەمۆژگاریەوە بۆنە چییە؟ ئەو هەر کەسە بپەی ینی وەکو دکتۆر باسی کرد پێش مانگی ڕەمەزان پێویستە سەردانی دکتۆری خۆی بکە ئەگەر دکتۆرەکە بزانی ڕۆژی تەسیری لێ ناکاتن ئەو پێی درێ بە ڕۆژی بە ئەگەر بزانی تەسیری لێکەوە پێرێ بە ڕۆژی مەبە ئەوجا لێ پێویستە جێڕایەڵی دکتۆرەکانی خۆیان بن چونکە ئەوان زیاتر شارەزای نەخۆشیەکانی وانن چونکە لەوانێت چەند ساڵەکە لەگەڵیان بن ئەزانن ئەو نەخۆشە پێگیرەیان نە چ نەخۆشیەک هەیە زیاتر یعنی دوێت هەیڤ ڕەمەزانیشدا بەردەوام بە سەر خواردنا دەرمانێت خۆ مەسەن ئەوانی شەکریان هەیە نەوعی یەکەم ئەوانە زیاتر دکتۆرەکان ئەڵێن ئەوانە بەکارنە یان ئەوانی نەخۆشی شێرپەنجەیان هەیە کە عیلاجی کیمیایی وەرەگرن پێیان ناکرێت پێویستیان بە ئاوەکی زۆر هەیە لەوەی و دەرمانە لەشیان بستە دەرێ ژەهراویە لەوانەیە پرۆتینێکی زۆر لە ناو ینی یوریک ئاسید و کە پرۆتینەکە شیە بتەوە ئەبتا ئەمینۆ ئاسیدوان لەوانەیە بەردی گورچی لە شتیوان لۆ دروست بکاتن لێ پێویستە ئاوەکی زۆر وەرگرن پێویستنی ئەوانە بە ڕۆژی بن و حەسەب کەیسەکەی خۆی دکتۆرەکە پێڵێتن توانی بە ڕۆژی بی یان ناتوانانی بە ڕۆژی بی باشە مادەم یعنی گەلە جارە جەمێت خواردنا دەرمانەوەکی نەخۆشتە جەم دکتۆری سێ جەم هەنە ئەف جەمێن هەنێ بێنەکێمکردن بوو دووە مثلەن بەری پاشیوێ و پشتی فتارێ کاریگەریان خۆیان خراپ دێ هەبن یانژی کاریگەریە کۆسۆ سەرنین ئەگەر سێژەم ببنە دوو بەخۆی دەمینێتەوە سەر دەرمانەکە ئەگەر دەرمانەکە مثلەن لۆ نەخۆشی شەکرە بیتن ڕۆژێ سێ جاربی و ئەتانی بیکاتە ڕۆژێ دووجار چونکە جەمی نیوەڕۆ ناخواتن لێ شەکرەی بەرز نابتەوە ئەتوانی تەنزیمی بکە بینی پاشی و بینی بەربانک لۆ سبەینان وەرەگری ئێوارن چکە نیوەڕۆ وەرناگری شەکرەکەی زۆر بەرز نابتەوە توانی کۆنتترۆلی بکاتن ئەوی جۆری دووەمی شەکرەی هەبی نەک جۆری یەکەم ئەوانەی تووشی ئیلتیهابات و هەوکردن بوونە ئەتانی ئەو دژە هەوکردانە بەکاربیینی کە ئێستا زانستی دەرمانسازی پێشکەوتیە کە ڕۆژانە 1 جار وەرەگیرێ یان 2 جار ئەتانی لە پاشی و بەربانگ بەکاربیینی لە جیاتی ئەو دەرمانانەی کە ڕۆژانە 3 جار بەکاردێنیتن ئەتانی تەعویزی بکاتەوە و بەنیسبەت نەخۆشیەکانی وەکو پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵ زیاتر ئەوانە پێویستیان بە دەرمانێکە کە لەگەر پێشکەوتنی دیسان زانستی دەرمانسازی ڕۆژانە 1 جار بەکاردێتن بەس بینان لێ کاتی پاشی وەتانی ئەو دەرمانانە وەرگری بەبێ ئەوەی تەسیر لە ڕۆژیەکەی بکاتن هیچ کێشەیەکی ناویتن و ئەف سعاتێت ناوبینە بەربانگ و پاشیوێدا یعنی کێملینم بۆ خواردنە دوو جەمێن دەرمانە بەخۆی ئەو دەرمان هەیە 24 سعات جارەکە ئەوان بەکاربیینیتن کەم نییە تەواو 1 جارە ینی چ وەختێک وەریگری پاش 24 سعات وەریەگریەوە هەندێک دەرمانیش هەیە مەسەن ڕۆژانە 2 جارە ئەوی شەتانی تەنزیمی بکە ینی لە باتی 12 سعات جارەی بوویتە 16 سعات بە
لەولاش چەند سعاتە بینێتەوە بە 8 سعات ئەتانن بەکاری بینن بە زیاتر دەتوانانی ئەو دەرمانانە بەکاربیێنی کە ڕۆژێ یەک جارە باشترە. دکتۆر هەندە دەرمانێتی هەنە مەسەنەن بەریە نانخواردنی هەندێک ژی هەنە پشتی نانخواردنی ئەوە چ جیاوازی هەیە؟ بەخۆی جیاوازی لەوەی چییە؟ جیاوازەکە لەسەر سێ بنەمادانرەیە. هەندێک جار دەرمانمان هەیە کارلێکەکە لەگە خواردنەکە هەڵنامەژرێتن لەگە پیسایی ئێستا دەرەوە لێ ئەو دەرمانانە پێویستە یان سەعاتێک پێش نانخواردن یان 2 سەعات پشتی نانخواردن بەکاربێتن. هەندێک زاریش هەیە دەرمان ئەزیەتی گەدادا مەعیدە. ئەو دەرمانانە پێویستە پاش ناخواردن وەرگیری لۆی ئەزیەتەکەی لۆ مەعیدە کەمتر ببتەوە. هەندێک زاریش دەرمان پێویستی بە ترشی هەیە لۆی هەڵبمەژرێتن. لۆی کاتی ناخواردن ڕژێنەکانی مەعیدە ترشێکی زۆر دەرەدەن ئەبتە هۆی زیاتر هەڵمژینی دەرمانەکە و زیاتر ئیسیفادە لە دەرمانەکەیەکەی. باشە دکتۆر دام بەسە شتێکی دی بکەنی وەختم ئاوە خۆری بیرامە پوی بابەتی هاتێکنێ وەختی مرۆڤ دەرمانێت خود تایبەتیژی خواردنا حەبێ یانجی شڕوب ئاو بەخواردن دیفرا تشتێکی درستە و ئەگەر درست جی بە چەند ئاو بێتە بەخواردندا کاریگەریە یعنی دەرمانی هەبل سەر تەندروستیە بەخۆی ئەو کەسەی کە حەبەخوا شڕوبنا پێویستە بەلایانی کەمی پەرداغک ئاو بخواتەوە ئەگە زیاتر بخوا باشترە و پێویستیشە ئاوی بخواتەوە نەک شربەت و شیر و ئەو شتانە لۆ چونکە قووەتی تاوانەوەی دەرمانەکەی زیاترە لە شتێکی کە بەخۆی تواناوەی یۆچی شربەتی تێدابیان شیری تێدابیوانە قوتیان کەمترە لە دەرمانەکەی لە تاوانەوەی دەرمانەکەی لۆیە پێویستە لەگەر پەرداغک ئاو بەلایانی کەمی ئەگە زیاتریش وەرگری باشترە لۆوەی زوو بتاوێتەوە زوو ئیشی بخۆت بکات و بە تەواویش ئیشی خۆی بکە و لەگەڵ شروبیش پاش شروبیش ئەو خواردنەوە باشە لەوەی هەموو دەرمانەکە بە تاوی بگاتە دووبارە بێژین چەند ئاو باشە پەرداغک یەک پەرداغەکی گەورە ئەو پێویستە لە جۆرەمە دەرمان خۆری نەیدی مثلا گوتینەمە کێم ئاوێ بە خوددا کاریگەریەوەی باشتر نەخۆشە بۆ هەندێک جار هەر ناستە خوارێ ناگاتە شوێنی خۆی لێ ئاوی زۆر بخۆیەوە باشترە و زۆرتریشە تاوێتەوە زووتریش ئیشەکات شتێ باش نوکە دکتۆرێدی هەندێک دەرمانەتی تەمام موزێ و فراو لە افتیسیۆنڵین باشترەش بەرینگە مثلا کتیان بچیک دەرمان هەمی تالوی نەخۆش باشترە تامەکان خۆشتری کردیە پاش تامەکانیش ئەو بخرێتەوە باشترە لۆی دەرمانەکە بە تەواوی بگاتە گەدا زیاتر بەحسەوی بابەتێکی ئەمەی بەردەوامکین ناوە بەرنامە پۆشیفدا لە ئەمێ وێجارێ بەرە فەفکارێکی وەچین کاویژی ناوە محورێ پێشمەرگە محورێ ناوەڕان بەلێ تەماشاڵێنێژا بەرنامە پۆشیف بەردەوام کە وێجارێژی ئەمێ بەرە فەفکارێ من مەسعود محەممەدی وەچین مەسعودجی ناوە محورێ ناوەڕان دات ناوە پێشمەرگەدا وێجارێژی هەفکارێمە مەسعودێ لێرێ بە و بەحسا پێشمەرگە و چوانیا خواردنا پۆشیفەکە مەسعود ئەفدەمێتە باش یدی ئەگەر کامیرەش بوویتە بێت زێدەتر بەحسا پێشمەرگە بکەیت و فتوحاتیەدان لێ پرۆژی نەبن لە ئەو بەردەوامە هەر سەر ڕۆژی گرتنێژی و سەر پاراستنا وڵاتجی و کامیرەش بوویتە و پێشمەرگەها و سڵاوێن گەرم ژێرێ بۆ هەمی پێشمەرگە بلد من تباش بیتن جوان از المحور ناوران ما کی تماشا پکری از 16 کیلومتران لدوری سنتر باجری موسلم دیاره کو دویده میدال هرما کردستان خلک همین مجیلی برهف کردن پاشی و داکو پیشوازی روزه کانیش ماه رمضان پیروز کن السنگر نظم پیشمرگی جی دیاره دویده میدال برهفی تنکردن داکو پارشی و بخون و پیشوازی و روزه کن الویجی افجاس لی نها هجمار کامازن یا فرماندارن پیشمرگه راسا پیشمرگه ویجی آمادن او خارنا خو آماده کری دا کو او جوکی خلکی همیا پروژه بنو کی تماجه جی پکری جوان هر چند فتواج بوان ها که در کرنه کو چن روجاجی نگرن ل اودمه کی دا کو دو ارکل سرملن هزم پیشمرگه نه یک پاراستنا اخا کردستان و سنور کردستان کو گل مازنترین رخراتی روسیه افریقا شهر کردستان کتن تمام دم دا پیشمرگه ته آمادنین کو دستش روجی گرتنه بردن او سورن سرنده کو او رمضان خو در باز کن از هندێک جوان پێشمەرگان باڵم دەست پێکێژێت گەل کاک عەمید فەهمی ئاغڤەمە کە فەرماندارە بێزن پێشمەرگەلوی جیهی کاک فەهمی بۆمە بەس هەندێک بکات ئەو چ تشتەوە هەوات کاتن کوتمەها ڕەمەزانە پیرۆزدا هەر چەندە فتوهاتیەدان کوین ڕووژاژی نەگرن لێ بینین ینی لڤی محوری هەمی پێشمەرگە بەرەڤیات کەندە کە پرۆژی بن بله بخیرات قناة کردستان 24 هلبت پیشبرگی ارگکین اجتماعی سرملیوی کو ولات خو و عاقبه پارزت
بلد هیوا رمضان پیروز دا ارکه که دینی جد که سر ملی پیشمرگی همان وقت دا پیشمرگی کچوا بیرو باور قناعت ارکه خواه اجتماعی بجد این دوسا ارکه خواه دینی جد بجد این گلک وان پیشمرگا ساعت حراسیت گرن بر گرمه و سرمای بله قناعت وان باوری وان یا بدین وان همی پروژینا و روجیات گرنجه که هرچند قاضیت شرعی ملا فتواش دایا که ریک پیشمرگی حقی هیا روجیا بخواد واجبی دا او واجبیت وان جه کو واجبیت وان گرام بند بله سر هندی راج پیشمرگی همی پیشمرگی روجیات گرن و آمادنه همی پیشمرگی روجیات گرن و آمادنه و واجب خود واجب خود درستایی بجت اینن و هر وصا واجب خود دینیجی که درستایی بجت اینن از به پرسیار سی عقید فرصت کم رمضان داد یاره کروج دریجن و پیشمرگی سنگرت خوشت پارزیتن و روجیت خوشت گریتن. اما هنی کارتی کردن یعنی میجن مطرسیه که سر سنگر درست نکردیا. سپاس با آماده بودنه و کی پیشمرگا همه تا هنجیل سنگرات آمادن همی بیراوری و همی مناسبه و افشاوجی و وقت خود ترخان کلی هادن بروجت شرعی و آنزی سنگرت پیشمرگا محور نورا آماده بودن و شب رمضان پیروی رمضان همی پیشمرگ کردستان پیروز کردن و دست خوشش همی پیشمرگ کردستان کردن که همی وقتی جناب فرمانده گویی دو ارک سر میمنه هم پاراستن و گیانوی خرکی و ولات ما و هر وسا ارک دین جیما کم ترخمید چه هر دو ارک دانگیره هم پاراستن خاک و سنگرا و هم دینی جی همی اشمتن نطو پنس حتی نطو حفظ صادجی همی پروژینا و الوان روجه درج و 17 ساعت خلق پروژه و گرمادی و جواب جگلک نه خوشر في سنوره محور ناوران بس كم ترخمي نت اركي خودا كده ندي نجا روجاج جدن تراويح جيد كان قران جيد خينن و اركي خوشي اجب سپاس با هم پیشمرگا دوباره پیروز با هم پیشمرگا دین بخیر بین سر شما سپاس با ام دگل هندك جو پیشمرگا جي باغوين طيبتي ديارا كل فيري وكي ما ماجا بكر يعني نها براويات نكرن اف پیشمرگا تند بينن دوجي وك خلق دي دست روجي گرتنه كان از گل هندج پیشمرگا باغوم كان هينو اكو پیشمرگا تو باشي چاني سلام جلب خیرات سجاد نوکه جمعی المحور نوران همه پاشی بتخون هاری کاریا پیشمرگی خدمت ملت خواتین روج دریجن يعني الباجران ام نفستينا حطاني فرو حطايا فاري البرهوا سبليتان الفيري دنيا جرم يعني اركي واب زحمه رينينا نا والله مستعد بو همي ملت خواه بله بيجا اودي بلا بمن تانا زور باشه برا اسخازم گلتش باغم یعنی تو یک پیشمرگه که برو کل سنگران تا چه پیامک هست که بود دشمن کردستان که ارکی و سرکی شکاندن آن دشمنایه خودی باشه مدبی منات جی چت کم بلا بکن بله و روزیو جید گرینو و سر فرازی جی بوندی بله زور باشه اسخازم سکتیش بیجم یعنی الفری هج بلی که اف پیشمرگه هنه ارکی پاراسنا کردستان سر ملت واندا باشک جوان کسین کل ورنا نپیش مرگن کسانن خوبخشن از بارم اف برای ما خوبخشم آیا توی باشی خوبخشی مانه وکی پیش مرگی با من گوتید بجن پاواکی بردام هم تو مل بمل پیش مرگی و تو الفری او چه تستولت کرد که تو افریقا خوبخش بیا واسنگرا ام بو ملت کردستان همی تشتی کن بو خاک خو عرض خو هم همی خود دینا کشته بوان بو چاوی پیش مرگی خیلی موجود کرد سپاس یادت کن سپاس بله شمال قال من ضبا سيداتي باشي سرچو بدم خیر و سلامت یارا خیر بله سلامت ماه رمضان چه در باز بیتن و کی هزم پیشمرگه این سنگران دانه خدای گلای باشه الحمدلله باشی در باز به تو گلای خوشه الحمدلله سلامت سرچو باش زور سپاس بله زور سپاس هفکار من کل سروی بکیسیه هفکار من خوازن ید بجن بلا سروی بکیسیه بلش کرم خواره وره بله بجين عدد بكيسي بكيسي هنياتها بله بله سپاس بگمان يعني اف كسانن بكيسي و سنگرت پیشیه هردم زروانن هشیار تربن بجين روجيا کارت کردن هوا نکریه لساخیا هوا الهشیاری هوا دست بکی بخیرات سرچوا اما ارکی ما ان شاء الله روجي کارت کردن المناکن و امان دیج نابن پروژیا و وبخيراتنا واجد كن اركي وانا اجبير كن هيجي كي مل بملي پیش مرگي هر وقت که سنگر دا باش عمل ناوران یاره گلک جارم طبعا من نزدیکی 16 کیلومتر هم نزدیکی سنتر باجری مثلین بریان حال وینن داعش وی محوری گلت مشابون نهات رمضان دا چوانه
خودی حتی راده که یعنی نوکه بدنگی هایی بری نوکه بله راست یعنی گلک لوین هبین نوکه حالی هم باشترت رمضانی ده. بله زور باشه سپاس بودم. گلک سپاس. تشتكي دي كو گلک بالا من راکشای کسک الفيديو هي اوجي خوبخشه لنش هرما كردستان هاتيه بلكو جولات اوروبا هاتيه بنابر الولات یک جولات اوروبي از بارم اف برادره دي باشي سپاس تشكي جولات هاتيه دانمارك دانمارك بله بحثي عندي بمابكا يعني اوجي تشتغل تكري كو اوت هتا گوتنا خوش اوروبا تو به لی افریقا تو به سنگره که هو صاده حتی ویدمی شار بی براوانش کردستان کی بله خوش اوروبا یا ولات مرو خوش اوروبا خوش تر ام جبوي بس قوا دس شهر بكر ام مرتاحنا بون من راحت بون ومخابط كردستان جبوكي جبرات مبر پیش مرغالي كاريك خدمتك و ولات خو بارزي ملت خو بارزي وفي قاوي بلا ملت ما دحوكي بو هولير بو باشور كردستان همو بلا مرتاح مع رمضان جبوكي پیش مرغل برن تبقى خلك كي دري از ديار بكري ما ديار بكري بله بله جامعه دي بله زور باشه يعني اوروبا چه بحساب پیش مرغل کرد پیشات بی يعني مديا اوروبا دا مديا ولاتن درو دا چه بحساب از پیش مرغل ناو دنگي پیش مرغ الدنيا بلا بو بر قهرمانيه و بر في قهرمانيه دجي داعش تروريستين داعش وك يعني ناو دنگي ما قالك بلند وملتي خارج او كان باورم به پیش مرغان بله زور سپاس سرکفتی بله زمان دیاره افکارت من آماجه پنده بکن که وگرین انا و استودیوه اوا هوا دیتیه و برای نواران بو وکی ما آماجه پکری پیش مرگج وکی خلق دیه هرما کردستان بر هویات کنده که پیشوازیل روژکانی یا ماه رمضان پیروز کن خوشحال بوین هفکاری من مسعود محمد تبشوی که راستا خوش محور نواران نوا پیشمرگی اند تو گلمه دا بو ایدی دست و چاوین همی پیشمرگی اون ما چیت کن اگر اول محور نبانه ایدینه برنامه پاشیفت هاتا پیشش کردن و نه خلکی جیب شوی که آرام پاشیوا خو آرامید کرد زور سپاس تا مسعود زور سپاس بو همی پیشمرگی آنجی ولی تماشاوان هجا ایدی عمل ویری جی بردام که برنامه پاشیف دکتر ایدی وجاری بحثی از بحثا پیشمرگی اب کم یعنی بردام سر پاراستنا ولات جی و بردام سر روزی گرتنی آموزگاریا و که لیدرمانساز شارازا بو پیشمرگی اون چه داکو او بشین خولبر گرما روزی جی بگیرن و بشین پروژه جی بن بەڕاستی سەرەتا دەمەوێت سلااوێکی گەرمیان لۆ بنێرن وەکو جەنابەت فەرمووت ئەو گیان فیداییەوان وەی کردی ئەمە ئیسراحەت لێرە دابنیشین ئامۆژگاری لۆوان ئەو خواردنەی وەردەگرن خواردنێکی جۆرا و جۆربی هەموو جۆرەکانی تێدابی وەکو کاربۆهایدرێت کە لە برنجدایە و پرۆتینیشی تێدابی و سەوزە و میوەکانی وەرگرن و زیاتر خۆیان دوورکەونەوە لەو خواردنانەی کە چەورن یان خۆیان زۆرە لۆیەک لە کاتی ڕۆژوودا زۆر تێنی نەبن و چونکە ئەو محوەرە گەرماشە گەرما تەسیریان لێ دەکا و هەروەها سەوائلی زۆر وەرگرن ئەو شەربەت و لە کاتی شەواندا و لە کاتی پاشیودا تەمامەیدی پیڤیا تەندروستیەکە بۆش بەهەمی پێشمەرگە دکتۆر دەبینە سەر دوو جورین دەرمانە ڤێت دماهیکەی گەلک بەربڵاو بووینە لە باشووری کوردستانە یەک دەرمانش بووی خۆ لاوازکردنی زعیفکردنی و دەرمانێک ژیر بۆ خۆ قەلەوکردنی کاریگەریان خراپ ئەم زیاتر سەر خراپی ئەوان دەرمانە پراوەستین بەخۆی ئەو دەرمانانەی کە بۆ قەڵەوی بەکاردێن دەرمانە لە ڕێی زانست و ڕێگەی پێ نەدرا زیاتر ستیرۆید بەکاردێن کەوە دەکاتن خوێ و ئاو لە لەش نەستە دەرەوە ئەستور دەبیتن ینی زۆر کاریگەری خراپی هەیە لەوانەیە تووشی سوکەری بکە تووشی پستانی خوێنی بکە کاریگەریەکانی زۆر خراپە لێ باشترە بەکارنێتن بە تەبیعی کابرا لە خۆیت قەڵەو بیتن ئەو دەرمانانەی لۆ لاوازکردن بەکاردێن ئەویش دوو جۆری هەیە یان دەرمانەکان جیایینە ئاشابن کە زۆربیان دەرمانی شاراوی تێدایە ینی هیچیان بەکارهێنانیان باش نییە سروشتی نینە 100% سروشتی نینە هیچ دەرمانەکی سروشتی زۆر زەئیفت ناکە دەرمانێک هەیە کە قەدەغەکرایە لە جیهانەوە لە ساری 2002 پێی دەگوترێت سیبوترامین ئەو دەرمانیان ئەمفیتامین لە ناویان شاردرایتەوە کە پێویستە بەکار نەهێنرێ دەرمانێک هەیە کە لە ئەمریکا و لە ئەوروپا ڕێگەی پێدرایە پێی دەوترێت ئۆرلیستات لەو کەسانە بەکاردێن کە بەدی ماس ئیندێکسیان لە 27 زیاترە ئەو کەسانە کە قەڵەوەن یان دەتاین برێن ئۆبێسن ئەوان دەتان ئەو دەرمانە بەکاربینن بەس دەکاتی ئەو بەکارهێنانی ئەو دەرمانە دەتوان بۆ ماوەی 3 مانگ بەکاردێنن ئەو ڤیتامینانەی کە لە ناو چەوری دەتاوێنەوە ڤیتامین A, D, E, K هەڵمژینیان نامینێت چونکە
کاتێ ئەو دەرمانان چ دەکەن ناهێلی چەوری لە ئەمعای امتصاص بکرێتن هەڵبمەژرێتن بۆ دەکات چەوریەکە فڕێ بدرێتە دەرەوە ئەو چەوریە لەگەڵ خۆی ڤیتامینەکانیش فڕێ دەداتە دەرەوە لۆیە پێویستە ئەو کەسەی ئەو دەرمانە وەردەگری چونکە لەوانەیە نەخۆشی چۆچی هەبی یان زۆر قەڵەوە دەبی لاواز بیتن دکتۆر لۆی دەنووسی پێویستە تەواوکەری خۆراک بەکاربینیتن کە ئەو چار ڤیتامینەی تعویز دەکات دکتۆر پرۆستیژی ئەم شتیان هەند وی ماوەی بدینە وی تەوەری هەندێک گرنگکێ تەندروستی و چاوانی خواردنا دەرمانە دکتۆر علی شێخ حسێن باریسانی زۆر سپاس بۆ تەل دەما خۆش بوو خۆشحاڵ بووین زۆر سپاس بەڵێ تەماشاوان نێژەمە بەحسا تەوەری تەندروستیژی کرد لێ بەرنامەی پاشیف هێشتان بەردەوام کە vê carî ئەمێ بچنە سووریایê لێ ئەم بەحسا شەڕ و ئالۆزیان ناکەین vê carî ئەم دێ بەحسا سیمایەکە هەری گرنگێ باژەرێ دیمەشقê پایتەختê سووریەکین ئەو jî mizgefta Emewiyat nava heyva Remezanê da mizgefta Emewiya bûye cihekê konvekirina zêdetir xelkê hejar û lê qewmayê û nava mizgeftê da ew berbangê dikin û pêkvezjîn nava keş û hewayekê nê aram zêdetirî aloz da beref Sûriyê û Dîmeşqê. ئەو مزگەفتا دیروکیە ئەمەویە لە دیمەشقا پایتەختا سووریە و دمەها ڕەمەزانê de ji bo şaneyeke çalakiyên xêrxwazî hatiye guhertin. Her roj 12 lawên Sûriyê li wê derê ji bo amadekirina xwarina berbangî ji rojîgirên hejar re bi awakê xwebexşane amade dibin ku niha bi sedema şerê navxweyê Sûriyê. Heyama 5 sala rêjeya hejariyê bi awakê berçav bilind bûye. Lêweke rêvebera têkiliyên giştiyên wê komeleya xêrxwazî dibêje her çi qas buhayên hewcedariyan giran dibin, destê xêrxwaziyê jî dirêjtir dibe û ew ji bo wê projektê pişt bi sermayedarên girê didin. Ji ber ku wekê ew dibêje, di rewşên bi vî awayî de xelk bêtir hez bi nehametiyên hemberî xwe dike. بتختلف طبعا اول شيء الاسعار كثير غليت. ئیساڵ جدایە یەکەم تشت بەهایەن حەوجەداریان گەلک بلند بووە لێنەها خەلک بهتر ji خێران ڕە حەز دکە ji ber ku هەست بە قەیرانێ dike û bêhtir hest bi hevdû dikin lewra jî rêjeya alîkirinê ji hejaran re zêde bûye. صارت العالم بدها تساعد العالم اكثر. Her roj ji bo parvekirina xwarinê bi ser hejaran de du mîkanîzmên cuda li wê mizgeftê têne bikar anîn. Ku li gor yek ji kesên xwebexş navên hin kesan li cem wan hatîne tomar kirin ku li vir xwarina xwe werdigirin û mîkanîzmeke din jî bi rêya hin komeleyên xwebexş bi rê ve diçe ku rojane hejmara xelkê hejar li cihên cidayên Dîmeşqê werdigirin û bi xwe pişka berbangê wan jê re dibin û bi ser de parve dikin. هن کۆمەلەیەن مە هەنە کووەکە تیمن لۆجستی کارێوانیین ڕۆژانە پارڤەکردنا خواردنê li ser cadeyan. Di heman zemê de xelkek heye navên wan lê cemme hatine tomarkirin û rojane ji bo wergirtina xwarinê serî li vir dixin. Her roj dem ji mêr şeşê êvarî em dest bi parvekirina xwarinê dikin. Tevahiya xelkê wê deverê jî xwarina xwe li vê derê werdigirin. Şerê navxweyê Sûriyê ku heyama 5 sala wî welatî dişopîne tevî alozkirina rewşa ewlehiyê û karesatên miroyî li hin deverên wî welatî her wiha bûye sedemeke mezin jî ku jêrxana abûriya wî welatî jî dakeve û rêjeya hejariyê jî gehiştiye astek wiha ku dikare li hin deveran bi bir sêtî were binavkirin. Ji Kurdistan 24 Hoşyar Benanî. بله تماشاوان جا ایدی افجی روشا نوا مزگفت امایی و پیوی که ایدی روشا آلوسیا سوریه برف دایی و چطو ایدی آشتوایی پیک وجیان وگر تبایی که بری شر و آلوزیا تماشاوان جا پاشی و 16 جی کردستان 24 شهر هات پیشکش کن هفکاری مش بیشم کرد کرمانجی جیب دایی بینه دام جی دست پاشی وید کنی دی ما وقتا که کم مادام جی ورا گین پاریه کنانی پلاس بخوین ایدی برف مالت خوب بچین ما ساعتين بوریش دام ما ایدی شی ام هی بیداری مشیابت مخدمت آوا کرد مش بیر نکنش دعایت خو و پاشی و هوا صحت و عافیت بد خودی روزی و نویژن و همیا قبیل کرد افرا و شا آرام یا کردستان جی هر بردام کرد و پیشمرگی جی هر خوشی و آرامی دابجین هر شاد بجین